باش بەخێر هاتن حەز دەکەی بەر لەوەی تا سەبر جەماعەت کۆ دەبنەوە ڕیڤیوێکی بکەینەوە بکەوە و بزانم هەفتەیە لای کارەبا کوژایەوە بریانەکەوتین پرسیارەکان جواب بدەینەوە ئەنی پرسیار لەسەر مۆزوعی پێشووتر بەس وەکو وەبیرهێنانەوەیکی سەریع باسی functional behavior assessment کرد، یعنی چیکاریەکی ڕەفتاری شازێکی کردداری یەک دوو تێمپلێتمان شرح کرد کە ستێپەکانی چێن و لە ئاخریدا تێمپلێتێکی کورتماندانا گوتمان کە هەریەکەتان پڕی بکەنەوە بۆی کە وەکو ئاکتیڤیتیەک وەکو چالاکێک بۆ خۆی، چونکە بەڕاستی جەماعەت خولی ئۆنلاین لیمیتیشنی زۆرە، یعنی سنووری زۆرە، تو ناتوانی وەکو ڕوبەڕوو ئاکتیڤیتی دابنێ، چونکە ئەگەر وانە بێ ئەو خولێکی ڕەفتاری پڕیەتی لە ئاکتیڤیتی پڕیەتی لە فکرە بۆی ئاکتیڤیتی تێدا ئەنجام بدەیت. بەس بەداخەوم ینی دوور بە دوورە، ینی زۆر جۆرە نەبێت کە ئێمە دەمانەیە، بەس هەرچۆنێکی بێ هەوڵ دەدەین ئەو فەراغی پڕکەینەوە ئینشاءڵڵا. ئەو یەکێک لە چالاکیەکانەوە بوو کە گوتمان هەرێکەتان کەیسێکی واقعی یان کەیسێکی خەیاڵی ئەگەر هەبوو پڕکەنەوە، بزانم چەند تێگەیشتون ئەو جانیش بەشێکیانم بەڕاستی ئەوانەی هەتا ئێوارێ هاتبوون سعات 6 سەیرم کردن، بەس ئۆرزان دوایی ئێوارش وەجبەی کە هاتبوو ئەوانم نەبینیەوە، بەس ئەوەندەی بینیومە هەندێک لێبینی گشتی بوو لە سەرەوی کە پێم خۆش بوو پێتان بڵێم. بەڵام بۆی ببی بە behavioral therapist یان بۆی ببی بە چارەسەرکارێکی ڕەفتاری، پێشەوەی لەسەرەوەی تێبینی بدەم ئەو کۆرسەیمە بەس نییە، یعنی ئەو کۆرسەیمە 3-4 ساعتە کافی نییە بۆیە تو ببی بە چارەسەرکارێکی ڕەفتاری ناو لە خۆت بنەی چارەسەرکاری ڕەفتاری، شتیوان نییە. ئەو کۆرسێکی وەرە گرتووە بنەمایەکە بۆیە تو لێوە، ینی دەرگایەکە بۆی لێ بچێ ژووری شتیکە زانیاریکە، ینی هەموو تۆپیکانێکە باسییان دەکەین مەوزوعی زیاتر هەڵدەگرن، قسەی زیاتر هەڵدەگرن، بابەتی زیاتری تێدایە، شێوازی زیاترە، فبۆیە ینی تووشی ئەوەی نەبن ئیگۆتان ناوسێزوو، ینی زوو هەڵ نەچەن، زوو نەکەونە مەلەی لە جاماوێکی کوردەواری دەڵێ. بۆیە بەو چەند ساعتێک تو نابێ behavioral therapist بەڕاستی، بەسەوەیە کە بنەمایەک لانیکەم بنەمایەکەت زانستی بێ، ڕەنگە گەر بۆ خۆت بڕۆی بگەڕی زۆری زعاجێ بۆت، بەس بنەمایەکی زانستیت هەبێەوە جیاوازترە. فبۆیە ئەوەتان لەبیر بێ کە ئەمن وا قسەتان بۆ ناکەم بتان کەمە چارەسەرکار ڕەفتاری، دەرگایەکتان بۆ دەکەمەوە کە لێ بچنە ژوورە زۆر شتیکە هەیە. منم هەوڵم داوە ئەو شەو 5-6 تەکنیک باسکەم لە behavioral modification تعدیل سلوکی، بەڵام بە دەیان و سەدان ڕێگەیکان کە تو دەتوانی بەکاریان بێنی، ئیسفادەیان لێ بکەی بەکاریان بێنی. بۆیە ئەم بەس دەرگاکەی دەکەمەوە ئینشاڵڵا کەستان تووشیەوەی نەبن کە ئیگۆسێنتریزمی نەبن. وەلحاڵ تێبینیەکان وەیە تو ببیە شیکاریەک، ینی behavioral therapistێکی شیکاری باش لە داهاتوودا ئەتو دەبێ ورد بی، ینی دقیق بی، ناکرێ زۆر بەگشتیشتی بنووسی. بۆ نمونە لەو شتانەی کە زۆر دووبارە بووە لە بەشێکیاندا بەگشتی تاوان دەست خۆشتان یەکەم سوپاس باش بوو، دیار بوو فەهمەکە گەشتووە، بەس هەندێک تێبینی گشتی هەیە. بە نمونە خواردنی ئەو ڕۆی جۆرا و جۆر بوو، خواردنەکەی باش بوو، خواردنەکەی کوردەواری بوو، خواردنی خێرای خوارد، خواردنی ئەو چەمکانە لابەرن، ئەنگۆ دەبێت زۆر ورد و دیاری کراون چی خواتڕێک پێش ڕەفتارەکەی، چونکە بەشێک لە خواردنەکە تەسیریان هەیە لەسەر ینی ڕەفتارەکانی ئینسانی، ینی ناڕاستەوە خۆ دەکرێت لە ڕێگەی هۆرمۆنەکانەوە تەداخلی ڕەفتارەکان کەن. بۆیە وریابن لەوەی، ینی بە دیاریکراوی دەبێت ئەنگۆ بنووسن کە ئەنگۆ بە دیاریکراوی دەبێت بنووسن کە چییە خواردوکە، کە چکلێتێکی خواردەوە بەس چکلێتەکە بنووسە، نێوڕۆ برنج و شلەی خواردەوە برنج و شلە، ساواری خواردەوە ساوار، ئەوەی کە خواردوتی ئەوە شتێکی زیاتر نە. ڕەفتارەکان بە هەمان شێوە، ینی
یەکێک هاتە بوو بە نمونە گریان هێڵن چێنانەخۆ هاوارکردن دووبارکردنەوە خۆی ئەوانە گریان تنگێکی زۆر گشتیە تو ناتوانانی گریانی لە منداڵی بزێنی بەس دەکرێت لەگەڵ گریانەکەی منداڵەکە چ دەکە ئەفتارەکانم بۆ بژمێری هاوکە لە خۆی دەدا چوسانم لە کەسی بەرامبەر دەدا بە دیاریکراوی یەک ڕەفتار چونکە ئەمە لە شیکاری ڕەفتاری دەبێ ئەوی فێر بوو بین یەک ڕەفتار ئەمە دەڕۆینە بچێ تو ناکرێ لێکات لە کۆمەڵێک ڕەفتار لێک بڵت نووسیون هۆکارەکان هەموو یەکشت بێ یعنی دەکرێت چەند ڕەفتار چەند هۆکاری جیاوازیان هەبن بۆی کەسەکە ڕەفتاری بۆ پیشان دەێت لەگەی لە من ینی ئەوە تێبینێکی زۆر گشتیە بۆ هەمووتان کە تۆزێک ورتر بن لە دیارکردنی ڕەفتار و لە پڕکردنەوەی فۆرمێکی شیکاری چونکە دخۆیکە شیکاری کە ڕەفتاری دەکەین شیکاریش ناوەکەی بخۆی وەیە ینی وردی ینی دقیقی ینی شتەکە بە تەواوی ینی پێی دەگوترێت ئەتوو ئەکیورەیت بی ینی دقیق لە دیاریکردنەکە واتی بینێکی زۆر گشتی و هیوادار بەرچاوی بگرن لە ڕەفتارەکان هەم لە کاردانەکان هەم لە خواردنەکان هەم لە کاتی نووسنەکانە تو ناکرێت نووسی باش نووسووە بەڕەقامان قسەی دەکەین چەند سەعات نووسووە ناکرێ بنووسی بۆ نمونە شێوەیەکی گشتی نەوەشم بەرچاوی کرد بە شێوەیەکی گشتی تەندروستی زۆر باشە بە شێوەیەکی گشتی تەندروستی زۆر باشە ئەو ڕۆژەی کە ڕەفتارەکەی کردو تەندروستی چۆن بووە ئەو بۆمە گرنگە ئەگەر نا بە شێوەیەکی گشتی هیچ مشکلێکی گەشەی نییە و چوزانم گەشتکەی نییە و تاینی نازە ئەوانە زۆر مهمن بەڵام بۆ شیکاری ڕەفتاری ئەتو دەبێ ورتربی دەقیقتربی لەوەی کە ئەوها بە گشت قسە بکەی وەحاڵاوتی هەموو هیوادارم بگاتە جێ بابەتی ئەومان لەسەر ینی سەبر دەچینە سەر ئەوەی کە ئەمە چۆن شیکاری ڕەفتاری بکەن یان چۆن تعدیل سلوکی بکەن یان ینی ئەو شەڵا باسی ئەوەی دەکەین بەس وەلحاڵ جەماعەت پێینەوە شوێنی خۆمان بەس یەک شتم بۆ لە ناو تەیبڵەکە جیا کردوونەوە جەماعەت ینی ئەو شتەی کە لە تەیبڵەکەی هەیە ئەو ئاخیر خشتەکە با بڵێن ئەو خشتیان تقریبا ABC تێدایە بە پێتان بڵێم ABCەکەی چۆنە بۆی لەگەڵ ئەوی بزانن لەکوێ ئەنگۆ ئیش دەکەن یانێت و چۆن ABC چۆن بەکاربێنم لە گۆڕانکاری ڕەفتاریدا من چۆن وا بکەم ئەوەی بەکاربێنم لەوەی کە ڕەفتارێکی منداڵی کەمیان زیاد کەمیان چوزانم وەلحاڵ بۆ خۆی ئەنتیسیدنتەکە یان ئەوەی کە نووسیومە پێش ڕووداوەکەی چی ڕوویدا ئەوە ئەیەکەیە ڕەفتاری منداڵەکەی ئەوە بیەکەیە ینی ئەوەی منداڵەکە پیشانی داوە پاشان ئەم لە خشتەکەی سیەکەم تۆزێک ورتر کردێتەوە نووسیومە کاردانەوەی خێزان یان مامۆستا و نووسیومانە ڕەفتاری منداڵ بۆ کاردانەوەی خێزانەکەی ها ینی ئەمە لێرە نووسیومە ستیمولس کۆنترۆل و کۆنسیکوێنس ینی نەتیجەکە و ئەوەم کردووەتە یەک نەتیجەی منداڵەکە و کاردانەوەی کەسی بەرامبەر ئەوجا لەرێک لەوانە چۆنە تو دەتوانانی ئیشکەی تەمەشا سێگۆشەکەی کەنەگە لەگەڵم بن ئەو سێگۆشەمان هەیە بەخۆی ینی ئەو سێگۆشەیە ئەیبیسیەکەیە ینی منداڵێک ئەیەکە ڕووداوێک ڕوودا منداڵەکە ڕەفتارێکی بۆ پیشان دەدا پاشان دەرەنجامی ڕەفتارەکە شتێک دەبێت ئەوجا ینی هەموو ئەو ئیشەی کامە دێن وەکو گۆڕانکاری ڕەفتاری ئەوەیە کە یەکێک لەو سەهمانە یەکێک لەو پەیوەندیانە تێک بشکێن ئەوجا یان پەیوەندی نێوان ڕووداوەکە و ڕەفتارەکەی لە ئەوەلی یعنی یان پەیوەندی نێوان ئەی و بیەکەیە یانیش پەیوەندی نێوان سی و ئەیەکەیە یان یەکێک لەو پەیوەندیانە دەوێ بشکێن چۆن بە نمونە منداڵێک ڕەفتارێکی دەکا لەبەرەوەی داکی ئیزعاجکە لەبەرەوەی مامۆستاکەی ئیزعاجکە لەبەرەوەی چوزانم
پۆلەکەی سەرنجی بخەنە سەرێ تەمەشا ئەوە ڕووداوێکە ئەمە دەکرێت بە دوو شێواز لەسەر ئەو ڕووداوی بکەین یا ئەوەیە کە دەوروبەرەکەی بکوژێنینەوە لەسەری دەوروبەرەکەی بکوژێنینەوە لەسەری کەس چاوی نەخاتە سەرێ دەبینە ئۆتۆماتیکە ڕەفتارەکە بەهێز نابێتەوە چونکە خودی ئەوەی کە ئەمە سەرنجە خێنە سەر ڕەفتاری دەبێتە بەهێزکەرەوە دەبێتە هاندەر دەبێتە ڕینفۆرسمنت بۆیە ئەمە ئەوەی دەکوژێنینە ئۆتۆماتیکیە هەدەستکاری ئەوەن کرد پەیوەندی نێوان ئەو دوانەمان کرد یانیش بۆ نمونە منداڵێک ڕەفتارێکی کردووە نەتیجەی لێ وەرگرتووە هەموو جارێ ئەگە گریاوە یان لە خۆی داوە مۆتەی بۆ کڕاوە بۆ نمونە یانیش مۆبایلی زۆر بارهێناوە ئەگە لی وەردەگرن دەزیان نیشان دەیدەنەوە نیشتەکە ئەوەیە ئەمە چۆن ئەوەی ڕابگرین دیسان دەبێت بین ئەو پەیوەندی نێوان ئەو دوانە ڕابگرین یانەوەی کاردانەوەکە ڕابگرین یان لە ئەوەلی ئەمە نەهێڵین ئەو ڕووداوە ڕوو بدە ئەو جامە ئەو شەو باسی ئەوەی دەکەن یعنی تەواوی و تەکنیکانە باسی تێکشکاندنی ئەو دوو سەحمانە دەکەین کە چۆن وا بکەین پێشەوەی ڕووداوەکە ڕوو بدە ئەمە کۆنتڕۆلی ڕەفتارەکەین یان ئەگەر ڕەفتارەکە ڕووی بدات چۆن وا بکەین ئەو ڕەفتارە ئیدامەی نەبێت بەهێز نەبێتەوە یعنی هەمووی شەکە ئەوەیە والحاڵ خاڵێکی زۆر گرنگ کە پێم باشوو دیسان دووبارەیەکەمەوە ئەنگۆ دەبێت لە مەسەلەی ڕەفتاریدا زۆر ئاگاتان لێبێ ئەویش مەسەلەی کۆکردنەوەی داتا و بەڕێوەبردننی ئیشەکەیە ئەتو چۆن دەزانی منداڵەکەت سوودی بینیویان نا ئەو چوار خاڵی لە بەرچاو دەگری یەکەم ئەو ڕەفتارە چەند دووبارە دەبێتەوە لە دوایەوەی کە من عیلاجم کە وەکو ڕێگەکی چارەسەریم بەکارهێنا یان ڕێگەکی پەروەردەیم بەکارهێنا ئەو ڕەفتارە چەند دووبارە دەبێتەوە ئەنێ من پێشتر پێواومە لە ڕێگەی شیکاری ڕەفتاریەوە سە دەزانم ڕۆژی 5 جارەوە ڕوو دەدام دوایەوەی من تەکنیکەم بەکارهێنا ئەو 5 بوو بە چەند زیاد بوو کەم بوو جار هەیە زیاد دەکە بەڕاستی و خاڵی دووەم ماوەی ڕەفتارەکە دیوڕێشنەکەی تو دەبێت متابعەکەی بە بەردەوامی کە چەندە ئەو ڕەفتارە ئەنی درێژەکەی چەندە بۆ نمونە پێشتر بۆ ماوەی چارەکێکی وای دەکەت ئێستا بۆتە 12-13 دقیقە باشە یانیش بۆتە 20 دقیقە زیادی کردووە والحاڵ متابعەوەی دەکەین خاڵێک متابعی یەکێک لە هەمووانێک کە تەمەشام کردن یەکێک زۆر بە جوانی نووسی بووی توندیەکەی زۆر باش نووسی بوو نووسی بووی زۆر بە خراپی لە خۆی دەدا بە حدێک کا بۆ نمونە وەسفی ڕەفتارەکەی کرد بوو بە تایبەتی لەوانەی کە لە سەتای بڵەکەینا لە بەشەکەی دیکە پڕیان کردبووە یەکێکی بە جوان شکارێکی جوانی کرد بوو ئەو زۆر یارمەتی دەدە لە چارەسەریدا دوایی یعنی زۆر بە جوانی دیاری کرد بوو کا بۆ من ڕۆژانە چەند جار ماوەکەی چەندە و ئەو کاتە توندەکەی چەندە یعنی شیدەتەکەشی پێوا بوو شتێکی زۆر باش بوو و خاڵی ئەخیر یعنی چوارەم خاڵ یعنی ئەو کاردانەوەی منداڵەکە لەگەڵ دروستبوونی ڕەفتارەکە یعنی دەتوانی جار هەیە منداڵەکە ئەتوو هەموو ئەوانەی سەرەوە هەروە خۆیەتی بەڵام لەیتەنسی هەیە یعنی تاخیربوون هەیە لە جوابدانەوەی منداڵەکە بۆ نمونە جاران هەر بتگوتبانە یەکسە هەڵدەتەقێەوە بەڵام ئێستا بڕێک خۆی دەگری پاشێنان و بردنێکی هەوڵی ڕێگەی کە ئەوجا دەتەقیتەوە ها لەیتەنسی هەیە ئەوەش دەتوانی پێ بیکەیەکێک لە پێوەرەکاننی لەو چوار خاڵانات و دەبێ نەتیجەت بداتێ لە دوای بەکارهێنانی گۆڕانکاری ڕافتاری عادەتەنیشە تو دەتوانی ئەوەی دووبارە ناکەمەوەمان پێشتر باس کردووە ئێستا هاتیینە سەر بابەتە خۆشەکەی ینی باوەتە ئەسلی بابەتەکەی کە من بەڕاستی لاوەلی ڕابەتە مابووین لەگەڵ جەماعەتی یەک سیمیناری بەس لەسەر ئەوەی بکەین دوای کردمانە تەورە گوتم ناپڕێک کورتتری دەکەینەوە و بەدیتی هەڵدر باز دەکەین بۆ ئەوە شتێکی باش بوو ینی چانسێکی باش بوو عەفوەن کەس قسەی کرد ئەگەر پرسیارێک شتێک هەبوو ڕامگرن جەماعەت سوفەیان ئەوجا بابەتی چاکسازی ڕەفتاری یان بابەتی تعدیل سلوک یان behavioral modification هەر چۆنێک ناوی دەبن گۆڕینی ڕەفتار یان چزانم هەر شتێک ئەنگۆ ناوی دەنێن والحاڵ ئەو بابەتەکەمانە behavioral modification چییە ینی بەگشتی زۆر بە کورتی چەند شتێکە یەکەم ئەتوو لە ڕێگەی behavioral modification یان لە ڕێگەی گۆڕان چاکسازی ڕەفتاری و دەتوانی چەند شتێک بەدەستبێنی
ئەوەیە دیڤلۆپی ڕەفتارێکی بکە، یعنی ڕەفتارێکی پەرە پێ بدەیت، ڕەفتارێکی دروستکەی لە منداڵێکیدا. ئەوجا لێرە سەرنجێک یەک قەوس ئەمە شەو زۆر بە ڕەفتاری قسەی دەکەین، یعنی فێربوون لە قوتابخانەی ڕەفتاریەوە تەمەشا دەکەین، یعنی ئەمە فێربوون لە پافلۆڤ و سکینەریەوە تەمەشا دەکەین، فێربوون ینی خود بۆ نمونە ئەوانەی کە ڕاهێنەرن ئەتوەگەر ڕەنگێکی فێری منداڵەکەت دەگەیان، ئەوانەی کە مامۆستان بۆ نمونە پیتێکی فێری منداڵەکەت دەکەی، ئەوە ڕەفتارە، ئەوە دیڤلۆپکردنی ڕەفتاریە، ینی پەرەپێدانی ڕەفتارێکە. بۆیە ئەم بە ڕەفتار قسە دەکەین، مەبەستە ئەوەیە خاڵێکی کە یاوەیە شتێک قەوی دەکەوە تو لە کەسەکەیدا، هەنی یەکەم ئەوەیە شتێک پەرە پێ دەدەی، دووەم شتێک بەهێز دەکەی، ینی قەوی دەکەی لە منداڵەکەیدا، بۆ ڕەفتارێک بخۆی هەیە لە هەوازە ئەو تو دەتەوێت بە قووەتیکەی، وەنە منداڵەکە سەرنجی باشە تو دەتەوێت سەرنجی باشترکەی، ینی سەرنجی ببێت سەرتر. منداڵەکە دانیشتنی باشە دەتەوێت دانیشتنی باشترکەی، تێدەگەی و هێشتنەوەی ڕەفتار جار هەیە ڕەفتارێک پێویستی بەوەیە کە ڕابگیرەوە خۆی، هەنی هەرە ڕەفتارە تێک نەچی بخۆی دەستکەوتە لەگەڵ بەتایبەتی و منداڵانێکە سپێشڵنی دەنێنێ خاوەن پێداویستی تایبەتن و یانیش بۆ ڕاگرتنی ڕەفتارێکیە، تێدەگەی هەندێک ڕەفتار هەیە پێویست دەکەت و ڕای بگری، ڕەفتاری مەترسیدارن پێیان دەوتە ڕیسکی بیهێڤەر، یعنی عەزێتە بۆ سەر خۆی بۆ سەر دەوروبەری یان تێکدانی پۆلەکە یان چوزانم وا دەکە کە دەبێت ڕەفتارە ڕابگیرێ، یانیش گۆڕینی ڕەفتارەکەیە. بابەتەکە چەند خاڵە، یەکەم پەرەپێدانە، دووەم بەقووەتکردنە، سێم هێشتنەوەیە، چوارەم ڕاگرتنە، پێنجەم گۆڕینی ڕەفتارە، ینی behavioral modification لەسەر شتانەی شێ دەکات. ئەو بڵێن چاکسازی ڕەفتاری لەگەڵ کێ جێبەجێ دەکرێت یان لەگەڵ چ عومرێکی دەکرێت ئەویش باز دەکەن، بەس لەگەڵ کێن ئەوانەی زۆری استفادە لە چاکسازی ڕەفتاری دەکەن. ئەو گرفتە ڕەفتاریانن ئەمە بەشێکمان باس کردن بەڕاستی وەکو ADHD، ئۆتیزم، کۆنداکت یان ODD یان DMDD، بایپۆلار، ئەنگزایەتی و قەلەقی و ئەوانە، ئەو گرفتە ڕەفتاریانە دەکرێت لە ڕێگەی چاکسازی و ڕەفتاریەوە هەنی باشتر بکرێن، یارمەتیان بدرێت. خاڵێکە بۆ ڕەفتاری هەڵەشا، ڕەفتاری پێیان دەگوترێت ڕەفتاری کێشمەکێشم challenging behavior، یان ینی بۆ ڕەفتارانە شەکو بە نمونە منداڵەکەی عیبی نەبەست جوونی دەدا، بۆ نمونە ڕقەی زۆرە، بۆ نمونە لە منداڵان دەدا، بۆ نوشتی دەشکێنی، بۆ نمونە هاوار دەکا، بۆ نمونە پاڵ بە منداڵان وەدەنێ، ینی هیچ حاڵەتێکی گەشەیی نییە، بەڵام ڕەفتارێکی هەیە پێی دەگوترێت challenging behavior، دەکرێت یارمەتی ئەو ڕەفتارەی پێ بدەین. خاڵێکی کە sexual behavior، ینی دەکرێت بۆ ئەو ڕەفتارانەی کە بەتایبەتی ئەوانەی کە نەوجەوانە، ئەوانەی کە تەمەنیان دەڕواتە دوای 8 ساڵ و 9 ساڵ و سەبر گۆڕانکاری لە فسیۆلۆجی جەستەیاندا ڕوودا، هەندێک ڕەفتاری ڕەنگە پیشان بدەن، بۆیە دەکرێت وەکو sexual education ئەمە پشت بە behavioral modification ببەستین. خاڵێکی کە بۆ ئەو گرفتەکانی مدمین بوون، هەنی دەکرێت کەسێک کە مدمین بووە بۆ کەمکردنەوە جگەرەی، بۆ ئەلکۆهۆلی، بۆ هەموو شتانێک کە خەڵک پێوەی مدمین دەبێت، دەکرێت behavioral modification بۆ ئەویش بەکاربێنرێ و دەکرێت بۆ ئەو ڕەفتارانەی کە پەیوەندیدارن بە ئۆتیزمەوە، ئەو ڕەفتارانەی پەیوەندیدارن بە ئۆتیزمەوە، بۆ نمونە ڕەفتارە دووبارەکانیان، ڕەفتارە عادەتیەکانیان، یانیش ستیمینگەکانیان، ینی بۆ نمونە فلاپینگ یان خۆخرۆشاندنیان، یان هەڵاتنیان، یان چوونە نێو مێڵداونیەوە، ئەنی لەو حاڵەتانەدا کەەوە ڕەفتارایەکن زۆر پەیوەندیدارن بە ئۆتیزمەوە، دەکرێت لەوانش دامەسوود لە چاکسازی ڕەفتاری ببینین. چاکسازی ڕەفتاری لەکوێ دەکرێت و بۆ تەمەنێکی دەکرێت؟ بۆ هەموو تەمەنێکی دەبێت، ینی بۆ هەر کەسێک کە هەیە، چ منداڵە، نەوجەوانە، گەورەیە یان پێگەیشتووە، دەکرێت behavioral modification استفادە هەیە بۆ. لەکوێ تەطبیق دەکرێت؟ لە هەموو سێتینگێک، لە هەموو شوێنێک، ینی
لە ماڵێ لە مەکتەبێ لە دەرێ لە بازاری لە ئەو شوێنەی بە فکرت دادێ لە هەموو ئەوانەدا behavioral modification دەکرێت ئەتوو تەطبیقیکەی بەکاری بێنێ. بەگشتی پرۆسیجەری ینی گۆڕانکاری لە ڕافتاریدا چۆنە ینی پرۆسەکە بەو دوو شێوازە یا ئەوەیە ئەتوو دەتەوێت ڕافتارەکان پەرە پێ بدە و زیادیان بکەی وەکو پرۆسێکی تەرەپی وەکو چارەسەری یا ئەوەیە تو دەتەوێت ڕافتارەکان لابەری یان کەمیانکەوە. بۆ ئەوەشە من هەندێک شتم بۆ داناون لێرەدا بۆ نمونە تۆ ئەگەر بتەوێت ڕافتارێکی لابەری یان ڕافتارێکی کەم بکەوە یان ڕافتارێکی ڕابگری ها بەشە نێگەتیڤەکەی ینی کەمکردنەوەی تێدایە یان بەعکسەوە تو ڕافتارێکی دەتەوێت زیادکەی بەشە پۆزتیڤەکەی دەتەوێت شتێکی نوێ فێری منداڵەکەی مهاراتێکی نوێی فێرکەی بۆ هەردوو ئەوانە ئەمە چ بکەین باشە. یەکەم شت لە ئەو ڕەفتارانەی یان ئەو کردارانەی کەمە دەمان هەوێ بەرز بنەوە یان بەقوت بنەوە پێویستە چ شتێکی بۆ بکەیت. یەکەم شت ڕەفتارەکەی دیاری دەکەی زۆر بە کورتی، دووەم شت بەیسلاینی دیاری دەکەی. ئەوجا ئەو شەو فێری بەیسلاینتان دەکەم کو ئەنگۆ بەیسلاینی دیاری دەکەن ینی کو دەزانی چونکە بەیسلاین ینی دیاریکردنی بناغەی ئیشەکەتە دیاریکردنی ئەساسی ئیشەکەتە. هەندێک لە شیکاری ڕەفتاری باسمان کە بەڵام لێرە ئێستا تۆزێک ورتر باسی دەکەم. ئەنی پرۆسەکە زیاتر داتا کۆکردنەوەیە هەتوو بۆ داتاکەی دەبێ پێوەرێکت هەبێ ینی مقیاسێکت هەبێ تو چۆن دەزانی ئەو ڕەفتارە باش بوو خراپ بوو ئەمە لەسەری فریکوێنسی ینی دووبارە بوونەوە ماوەکە ئەوانەمان گوت بەڵام دەبێت شتێکی بەرچاوت هەبێت و بۆ خۆت پێی ڕکۆردکەی خۆ ناکرێ بڵێ پێشتر دەبوو پاشی سێ چوار مانگ کە نازانی وەڕاستی دیسام چم چاو لە دۆکۆمنتی و نووسینەکانە بخۆنە شتێکی زۆر ئاسانتر هەویش گرافە ینی چارتێکە تو دروستی دەکەی تەمەشا دەکەی وەرم نەدەبینە ڕەفتارەکە بەرەو پێشچووە یاننا. و خاڵی سێیام لە بەرزکردنەوە ڕەفتاریەوەی کە تو ئەو ڕەفتارێک کە دەتەوێ بەهێزیکێوە دەبێ بەهێزکەرەکەی تعدیدکەی ینی بزانی چ بەهێزکەرەوەیکی بەکاردێنی چه هەندێکی بەکاردێنی بۆەوەی کە ئەو ڕەفتارێ بەقوتکەوە. ئەو خاڵی چوارەم کە لە هەر هەمووی گرنگترەوە لە هەموو پرۆسێکی چارەسەریدا ئەو خاڵە زۆر گرنگاویشەوەیە کە ئیدامەی ئیشەکە ینی بەردەوامی پێدانی ئیشەکە زۆر جارێت و ڕەفتارێک دەبینی لە دوای سێ چوار جەلسەی لەگەڵ و باش دەبێ ئەتوازی لێ دێنی متابعی ناکەی پاش فترێکی ڕەفتارەکە ڕێلاپس دەبێتە گەڕێتەوە. بۆیە ئیدامەدان و گشتاندن ئەساسی ئیشەکەیە. تو دەبێ ئەگە منداڵەکە باش بوو بۆ مووقفی دیکە دوای باسی گشتان لێ دەکەن کو دەکرێت وەحاڵ دەبێ بکەیت ینی ناکرێ ببێ ئەوە. جەماعەت ئەوە ئەو گرافە بوو کە من دەمیست بۆتان باسکەم لە بەیسلاینیدا. ئەمە لە ڕەفتاریدا کە دەمانەوێت زیادیکەین دەبێت بەیسلاینەکانمان لە خوارێ بن ینی تو لە ئاستێکی نزمڕادە چه ئاستێکی بەرزتر. بۆ نمونە منداڵەکە سەرەتا هیچ کاردانەوەیکی نەبوو کە بانگم دەکرد ئێستا کاردانەوەی هەیە. منداڵەکە بە نمونە سەرنجی بۆ نمونە 0 دقە بوو ئێستا بۆ تا ئەوەندا. ئەوجا ئەو هێڵی کە ستونیە ئەو پێوەرەیە کە دوتەوێت بیگەێنی ئەو ئامانجەیە کە دەتەوێت بیگەێنی بۆ نمونە ئەتوو ئەگەر بەجارە بۆ نمونە ڕەفتارەکەت بەجار ژماردووە بۆ نمونە 5 جارە ڕەفتارێک کردووە ئەتوو لەوێ دەنووسی 5. ئەگەر بۆ نمونە یان دەتەوێت 5 جار ئەو ڕەفتارەی پیشان بدا یعنی ئێستامە لە بەرزکردنەوەیدان ئەمە دەڵن دەنووسین 5 هەدەفمانەوەی بگەینە 5. ئەوەلی چەند بوو بەیسلاینەکەی 1 0 2 ئەو بەیسلاینە ئەو دەمانەوەی بگەینە 5 بەرزیکەینەوە وەلحاڵ متابعی دەکەینە تا بەرز دەبێتەوە. بەڵام کەنگی ئێمە دەزانێت ئەو ڕەفتارە گەیشتووە تا ئامانج پێویستە بچیتە قۆناغێکی دیکە پێویستە بچیتە قۆناغی کە پێ دەگوێت گشتاندن ئەوە لانی کەم دەبێ بۆ نمونە 3 جەلسە ینی گەر تو هەفتە 1 ڕۆژی منداڵەکەی دەبینی دەبێت 3 هەفتە لەسەر یەک منداڵەکە لەو ئاستێک کە تو دەتەوێت ڕاوەستابێ. ینی ئەمە ئێستا باسی بەرزکردنەوە ڕەفتاری دەکەین. بۆ نمونە تو فێری پیتێکت کردووە
یانە تو فێری ناوی ئاژەڵێکت کردووە ئێستا ئەتو چۆن دەزانێ منداڵە فێر بووە هەدەف داتنەوە 5 جار لی دەپرسم منداڵەکە هەر 5 جارەکە 5 شەوە جیاواز بزانێ ئێستا دەبینی 5 جار 3 هەفتە لەسەر یەک دەزانی ینی 3 جلسە لەسەر یەک دەزانی ئێستا پێویستە بچمە قۆناغێک کە گشتاندنە دوای باسی دەکەن خاڵی دووەم کەمکردنەوەی ڕەفتارە کەەوە زۆر مەوزوعی مەیە ئەو شەو ئەمە ڕەفتارەکە دەمەوێت کەمیکەمەوە ینی منداڵەکە عینادی دەکە دەمە کەمیکەمەوە منداڵەکە شەڕێ دەکە دەمەوێت کەمیکەمەوە پاڵ پێ دەنێ پۆلی تێک دەدا دەمەوێت کەمیکەمەوە بەگوێم ناکە بەگوێ داکی ناکە دەمەوانە کەمکەمەوە والحاڵ یەکەم شت فانکشنال بیهیڤیرال ئەسسمنتی دەکەی FBA لەوێت چ دیاری دەکەی لەوێ دیاری دەکەی ئەو ڕەفتارە ینی بۆ دەکرێت تێدەگەی ئەنی ئەو منداڵەکە بۆ ڕەفتارێک پیشان دەدا باسم کرد منداڵ بۆ چەنەوە کارێک ڕەفتارەکە پیشاندا ئایا بۆ سەرنجڕاکێشانە بۆ نەجادبوون و هەڵاتنیە یان بۆ بەدەستێنانی شتێکی حەزی لێیە سێنسۆریە لاوازی کەمیونیکیشنیە یان هەر شتێکەیە ئەمە دەبێت ئەوەی دیاریکەین خاڵی دواتر ئەتوو دەبێ ئەو استراتیژیانەی کە دیاریکە یانە ئەو استراتیژیانە بدۆزیەوە کە پێت وایە دەبێت ئیش لەسەر ئەنتیسیدنتەکەی یان لەسەر چی پێدەڵێن ڕووداوەکەی پێش وروژێنەرەکەی تریگەرەکەی بکەن ینی ئەو شتانە ببینەوە کە دەکرێت ئیش لەسەر تریگەرەکەکەم بنمونە دەکرێت بنونە گۆڕانکاری ژینگەی وای لەوی کرد بێ منداڵەکە ڕەفتارێکی پیشاندەیان نەبوونی ڕۆتینی ڕەنگە بنونە بەتابەتەوە منداڵانێک کە گرفتی گەشەییانەیە ئەوجا ئۆتیزمیان هەر حاڵەتێکە زۆر پێویستە ڕۆتینیان بۆ چاکەی ینی دیار بێشتەکانیان دەگەنەکوێت چییە نێکست پلان چییە دەبێ هەمەوە دیار بێ یانیش ئەتوو ڕەنگە پێویستکە هەندێک ئاماژەی بینینی لەگە منداڵەکەی بەڕێکەوتن بکەی ئەوجا لە ڕێگەی کارت و فلاشکارتەوە بێ یانیش لە ڕێگەی هێماوە بێت و حرەکێکی بۆ منداڵەکەی دەکەی ڕێکەوتنی بینی خۆتەوە کە نابێ ئەو ڕەفتارێکە یانیش بەگشتی ئەو وروژێنەرانەی کە دەبنەوەی ڕەفتارەکەی ئەتۆ هەوڵ دەدەی کەمیان کەوان لایەن بەری و خاڵی سێەم ئیشکردنە لەسەر ئەمە لە سێگۆشەکەی باسیەوەم کرد ئیشکردنە لەسەر نەتیجەکەی ئەتو چۆن ئەو هەندەرانە لابەری کە ئەو ڕەفتارێ بەهێز دەکەنەوە چۆن ڕێگری لەو هەندەرانە بکەیت چۆن پێشبینی بۆ وەگەرانەکەی کە دەبنە هۆیەوەی کە دیسان ئەو ڕەفتارە زیاتر بەهێز بێتەوە والحاڵ بۆ کەمکردنەوە ڕەفتارێت و سێ خاڵت پێویستە یەکەم فانکشنال ئەسسمنت لەوێدا تحدید دەکەی و کارەکەی پاشان هەوڵ دەدەی لە ڕێگەی ژینگەیەوە یارمەتی دەیە کە دوای زۆر بە دیتێل دێمەسەری و خاڵی سێم هەوڵ دەدەی نەتیجەکان ئەنی هاندەرەکان بگۆڕی یان ڕان بگری یان دەستکاریان بکەیت تەمەشا ئەو دوو گرافەی سیرکەن جەماعەت ئەوەی یەکەم بەرزکردنەوەی ڕەفتارێ دەبینی دەبێت کێرڤەکەت بچیتە سەرێ بەڵام لە کەمکردنەوە ڕەفتاری بەعکسەوە دەبێت کێرڤەکەت بێتە خوارە بۆ منەوە کێرڤی ڕکەیە ینی عینادیە منداڵێکە یەکەم جار لە ڕۆژێکیدا 4 جار عینادی کردووە ئەو چوارە ینی 4 جار عینادی کردووە لە هەر ڕۆژێکیدا ئەمە ئێستا هەدەفمانە ژمارەی عینادیەکانی بکەینە یەکیان بکەینە سفر لە ڕۆژێکیدا سامە ئیش دەکەین تەکنیکانیش دەکەین بن لە جلسەی دووەم هاتوتە ئێرە لە سێم ئێرە چوارەم ئێرە ئەوها سەبر بن لە حوتەم جلسە هاتوتە سەر سفری بەڵام ئایا دەبێم ڕاوەستم نە دەبێ من لەسەر شێوازەکەی خۆم بەردەوام بم لانی کەم 3 جلسە یان لانی کەم 3 هەفتە کە ئەتو هەفتانە منداڵەکەت بینی دەبێ بە هەمان ڕتم بمێنیتەوە ئەو جا منچمە قۆناغەکەی دواتر کە پێتان بەڵام تەکنیکەکانی گۆڕانکاریەکی ڕەفتاری ئەرێنی چن بە گشتی هەموو ئەو شتەیە من باسی دەکەم ئەو شەو لەسەر تیۆریەکەی پاڤلۆڤی لەسەر تیۆریەکەی سکینەری دەڕۆین یعنی هەموو ئەویشەیە ئەمە باسی دەکەم ئەو شەو باسی ئەو چەند شتان دەکەم تو چۆن سوود لەوانە ببینی ئەو تەکنیکانە کە پەیوەندیدارن بەو دوو تیۆریەوە تقریباً 5 یا 6 دان تەکنیکە دامناوە باسییان کەم کە تو چۆن بتوانی سوودیان لێبینی
ئەوجا وەک دەزانن ئەمە دوو دانە جۆر شەتی بوونمانەیەکەن ئۆپەرانتە یعنی یەکێکیشیان کلاسیکل کۆندیشنە باسی هەردووکی دەکەم ئەمە چۆن ئیستیفادە لەوانە بکەین بەس بەخۆی ئەمە کە باسی ئۆپەرانت کۆندیشن دەکەین باسی بەهێزکەرەوە و سزای دێتە گۆڕ ینی باسی پەنیشمنت و باسی ڕینفۆرسمنت ینی باسی هاندەر و باسی سزای دەکرێت پەنیشمنت هیوادارم سزاکە وشێکی دروست بێ بۆی باسی ئەو دوان دەکرێت و جا چ بە ئەرێنی چ بە نەرێنی من بۆم کردوونە تەیبڵێک زۆر لەسەر ئەوەی ناڕۆین لە تەیبڵەکەی باش دەتوان ڕوونیکەینەوە ئەمە ئەگەر تەمەشا بکەن تەیبڵەکەتان بۆشی دەکەمە ئەو دووشتە و زۆر لەلا ئاسان دەبێت ئەمە بەهێزکەرەوە یان هەندەری ئەرێنین هەیە بەهێزکەرەوە یان هەندەری نەرێنین هەیە تەمەشا ئەوە بەهێزکەرەوەی ئەرێنی ئەو بەهێزکەرەوەی نەرێنی باشە لە هەمان کاتدا ئەمە سزای ئەرێنین هەیە و سزای نەرێنین هەیە لە مەسەلەی ڕەفتاریدا چی پەنیشمنتە بەکاردێ بۆ کەمکردنەوەی ڕەفتاری تێدەگەن و چی ڕئینفۆرسمنتە بەکاردێ بۆ بەهێزکردنەوەی ڕەفتاری تا تەمەشا ئەمە دەبێ وریابین چ کاتێکێت و بەهێزکەرەوە یان هاندەری دەدێ منداڵی چونکە جارەیەت و بەبێ و بەست هاندەرێکی دەدێ ڕەفتارێکت بەهێز کردوتەوە یعنی بۆ منداڵێک کە فێر بووە خۆی لە عەرزێ بدا ئیشەکانی ڕای دەبێ ئەوە دەزانی چییە ئەو منداڵە شەرتی بووە لەسەرەوەی کە ئەو ڕەفتارەی بکەم ئەوەم دەست دەکەوی تێدەکەی ڕەفتارێک بەهێز بۆتەوە بەبێ ئەوەی داکەی بزانی ئەو ئیشەی کردووە ئەنی بۆیە بەگشتی بەهێزکەرەوە بۆ هەندانی ڕەفتاریە و پەنیشمنت بۆ کەمکردنەوە یان بۆ لابردنی ڕەفتاریە ئەو دوشتۆ چۆنیش دەکەن سەرەتا تەمەشا لە بەشی پۆزەتیڤەکەیکەن ئەمە لەگەڵم بن بۆی لێو تێکەڵ نەبێ و بە هێواشیش قسەی دەکەم بۆی فریا بکەون بینوسن ئەگەر چاو لە سەری تێبڵەکەیکەن زیادکردنی شتێک و بەشی دووەم لابردنی شتێکە چۆن لە هاندەری ئەرێنی ئەمە ئێستا بنمونەش بۆتان ڕوون دەکەمەوە بۆی بزانن قەزدەم چییە لە هاندەری ئەرێنی ئەمە شتێک دەدەینە منداڵەکەی کە حەزی لێیە یعنی شتێکی دەدرێتێ منداڵەکە حەزی لێ دەی هەوێ بە نمونە ئەمن لە منداڵەکەم دەکەم واجبەکەی بکە تەمەشا واجبەکەی بکە لە بەرامبەردا من چی دەدەمێ ئەو شتێک ئەو حەزی لێتی دەیدەمێ بە نمونە حەزی لە چوونە کۆڵانیە تۆپانە بکە لێ دەگەڕم چیت بۆیەوە حەزەکەیەتی ئەگە بە جۆرێکە تەمەشا بکەین بۆ نمونە منداڵەکە ئەنی بە چاوێکی نەرێنی و تەمەشا وەزاکەیکەین منداڵەکە بە نمونە لە خوشکەکەی دەدا یەکسەر داکی مۆبایلەکەی دەداتێ تەمەشا منداڵەکە ئەو ڕەفتارەی دەکا بۆ ئەوەی شتێکی کە حەزی لێ وەری بگری شتێک کە چێژبەخشە بۆ منداڵەکەی مۆبایلەکەیە ئەو ڕەفتارەش دەکا بۆ ئەوەی کە منداڵەکە بۆی داکە مۆبایلەکەی بداتێ ئەها شتێکی وەرگرت لە بەرامبەردانی لە بەرامبەر ڕەفتارێکیدا تۆ ڕەفتارە بەهێز بۆ ئیدی هەموو جارێ منداڵەکە کە بیهەوێ ئەو ڕەفتارەی بکە پرچی خوشکەکەی دەگری مۆبایلەکەی دەدرێتێ تەمەشا کلیلەک دۆزرایەوە ئەو جاما کە بمانە لەسەر ئەوەی ئیشکەین دەبێستا بین کوژانەوەی بەکاربێنن کە ستێپی دوایەوەی باس دەکەم کووەمە کوژانەوەی بۆ ڕەفتارێکم پێتان دەڵێم ئەدی پۆزەتیڤ پەنیشمنت چییە تەمەشا هەر زیادکردنە ئەمە لێرە شتێکی خۆشبەخش یعنی چێژبەخشم زیاد کرد بۆ هاندەرەکەی بەڵام بۆ سزاکەی ئەمن شتێکی ناچێژبەخش یان شتێکی ناخۆشم زیاد کرد بۆ منداڵەکەی بۆ نمونە هەمان نمونە منداڵەکە دەرسێ ناکە ئەمن دەمەوێت پۆزەتیڤ پەنیشمنتی بەکاربێنم یان سزادانێکی ئەرێنی بەکاربێنم دێم لەبەرەوەی نایکا بۆ خۆی دەبێ بۆ نمونە 2 دێڕی بنووسیتەوە لەبەرەوەی نایکەم بۆی دەکەمە 3 دێڕ ئەو حەزی لێ نێ بینووسیتەوە ئێستا شتێکی کە زیاد بوو بۆی منداڵەکە ناچارە بیکە بۆی زیاتر نەبێ لەسەری
تێدەگەن یان ئەگەر بکەینە نمونەیەکی دیکە بە نمونە منداڵێک کە مشکلێکی هەیە بە نمونە منداڵێکت لەلایە گرفتی فێربوونی هەیە منداڵەکە فێر نابێ خاو فێر دەبێ یان ئەوتیزمە بۆ نمونە دادنیشاندۆ بەرامبەرت نایهەوێت دەرست لەگەڵکە ئەتو کاتی بۆ دادنێەوە دەڵێ ئەمە 5 دقەی گەمەی دەکەین 5 دقا یاری دەکەین باشە بەڵام منداڵەکە 5 دقە چاوەڕێ ناکە ئەتو دەی پۆزتیڤ پەنیشمنتی بەکاردێن چ دەکەی دقەکەی بۆ زیاد دەکەی ئەو بۆ 5 دقەی پێی زعاز دەبێت ئێستا من دقەکەم بۆ زیاد کرد ئەو بە پۆزتیڤ پەنیشمنت یان با نمونەیەکە منداڵەکەم ADHDە تحملی کەمە دانیشتنی کەمە زۆر چاوەڕێ ناکە ئەمن بۆ نمونە سەعاتە لیمیەکانم بۆ داناوە 2 دقەیە سەعاتە لیمیەکە دەبینی 1 تۆڵ دەڕۆ منداڵەکە هەڵدەستی ئەمن ڕێککەوتوین کە دەبێت تاوە دەبێ هەڵنەسی مادام ئەستای دیسان دووبارەی دەکەینەوە یعنی ئەو شتێککە حەزی لێ نیە زیاد بوو بەڵام لە هەندەرەکەی ئەو شتێککە حەزی لێ زیاد دەکەین لەوێ شتێک حەزی لێ زیاد دەکەی لەوێ شتێک حەزی لێ زیاد دەکەین بەحاڵ لە زیادکردنەکەی لێو تێکەڵ نەبێ زیادکردن بۆ شتێکی پۆزتیڤا بۆ شتێکی ئەرێنیە ئەوجا لە ڕئینفۆرسمنتیان لە هەندەرەکەی شتێکی خۆش لە سزاکەی شتێکی ناخۆش زیاد دەکەی بینە سەر بەشی دووەم کە دیوی نێگەتیڤەکەیت یان ئەنی هاندەری نەرێنیە بۆ ورنجەماعات وڵای مصطلحی ئینگلیزی بەکاردێنەوە من لە ژیان ڕۆژاندا ئەوانیم بەس نازانم هەموو جارە فکر دەکەمەوە چۆن کوردیەکەی بەکاربێنم و دەرفەتیش نییە دانیشی تەرجومەی بکەیت و لەبەر مەشغڵەت بەڕاستی بەس ئەگەر تەرجومەشکی هەر دەقیق نییە بۆی ئەم هەوڵدەم بە قسەکانەوەشی کەمە بۆی ڕوون بێ ئەوجا لە بەشی دووەم لابردنە نێگەتیڤ ڕئینفۆرسمنت هەر ڕێک عەکس بوونەوە ئێستا ئەگەو لێبێ لەوەی ڕێک عەکس بوونەوە ئێستا لە هاندەری نەرێنی ئەمن شتێک لا دەبەم کە حەزی لێنێ منداڵەکە تێدەگەی بۆ نمونە ئەمن دام ناوە هەمان نمونەی دەرس خوێندنەکەی ئەمن دام ناوە منداڵەکە دەرسی بکە 2 دێڕێ بنووسیتەوە باش نییە ئەگەر بکە تەمەشا ئەگەر بخۆی بۆنم 2-3 دەرس واجبی هەیە ئێستا ئەگەر ئینگلیزیەکەی بکە ئەو 2 دێڕێ بنووسیتەوە ئەمن واجبی دەرسەکەیکەی دەکەمە شەوێ یعنی تەواو چی دیکە واجبی ناکەن تەمەشا ئەو بەهێزکەرەوەیەکە ئەتوو بەکاری دێنی بۆی منداڵەکە ڕەفتارێکت بۆ بکە بەڵام ڕەفتارێکە زیاد دەکرێت ڕئینفۆرسمنتە شتێکی ناخۆشت لابرد یان بۆ نمونە منداڵەکە بەگوێت ناکانی دەبینی هەر نمونەی ADHDەکەی دانانیشی بۆ نمونە لەگەڵت دەبینی ئەمندام ناوە دابنیشیت و پاشوی چالاکیێکی بکەین ئاکتیڤیتێک بکەین کە ئەو حەزی لێنێ بۆ نمونە ئێستا من لەبەرەوەی ئەگەر دابنیشی چالاکیەکەی لادەبام وەکو هەندەروێک بەکاردێنم بۆی منداڵەکە زیاتر دابنیشی تێدەگەن و بەشی دووەم لە نێگەتیڤ پەنیشمنت لە سزای نەرێنی ئەوەیە کاتوو شتێک زیاد دەکەی یعنی شتێک لا دەبێت کە چێژبەخشە تەماشا ئێستا ئەمن لە نێگەتیڤەکەی لە هاندەرەکەی شتێکم لابرد کە خۆش نییە حەزی لێ نییە بەڵام بوو بە هەندەر ئەمن لام برد بوو بە هەندەر ئێستا ئەمن لە پەنیشمنتەکەی یان لە سزایەکەی لە سزای نەرێنی ئەمن شتێک لا دەبەم کە خۆشە بە نمونە دەڵێ دەرسی ناکەم مادەم دەرسی ناکەی چوونە دەرێ نییە تەماشا ئەمن ئەو شتێک کە ئەدام نابوو بی کە دوای دەرسەکەی دەڵم دەرسێ ناکەم دەفتەر شتەکانی فڕێدا کەواتە چوونە دەریش نییە ئەوە دیوە عیلمیەکەی ئیشەکەیە یان بۆ نمونە منداڵەکە ئۆتیزمە دەیهەوێ خۆی بسوڕێنیتەوە من سپینینگی بکە لە دەوری خۆی بسوڕێتەوە ئەتوو ئاگای لە تو نییە لەبەر سوڕان لە دەوری خۆیان لەبەر ڕەفڕەفەکردنی دەستی باش نییە ئەمێن ئەگەر دەرسەکەم بۆ نەکە یان ئەگەر پەزڵەکەی چانەکە ئەمن نایەڵم ڕەفڕەفەکەی بکەن نایەڵمە دەوری خۆی بسوڕێتەوە بخۆی ئەو ڕەفڕەفە سوڕانەوە بۆ منداڵێکی ئۆتیزم چێژبەخشە ینی بەڵام ئەمن لای دەبم چونکە ئیشەکەی نەکرد وەلحاڵ دووبارەی ناکەمە بۆی لێو تێکەم لەبێ هیوادارم تێگەیشتە بن شتەکە ئاسانە
زیادکردن و لابردنە لە بەشی پۆزتیڤەکەی ئەتوو بۆ هاندەرەکەی شتێک زیارەکەی خۆشە لە بەشی پۆزتیڤەکەی بۆ سزاکەی شتێک زیاد دەکەیت کە ناخۆشە بەعکسەوە یعنی پێچوانەی یەکتریانکەوە ینی کە دەبێتە نێگەتیڤ یەکسەر شتێکی ناخۆش ئەتوو لا دەبەی لە هاندەرەکەی کە دەبێتە سزاکە ئەتوو شتێکی خۆش ینی لا دەبەی لەوێ شتێکی ناخۆش لا دەبێت لەوێ شتێکی خۆش لا دەبێت وەلحاڵ ینی یان زیادکردنە یان لابردنە یانەوەی شتێکی خۆش لا دەبەی یانەوە شتێکی خۆش زیاد دەکەی بۆ پەنیشمنت و بۆ ڕینفۆرسمنتەکەی ینی ئەوە شێوازێکە دەکرێت زۆر ئیستفادە هەبێت لەگەڵ ئەو گرفتە ڕەفتاریانە بەتایبەتی توکە منداڵەکە شیکاریە کرد بۆ کە بینیت ڕەفتاری ئەو هایە ئەتو دێ ئەوجا بە نمونە ڕینفۆرسمنتی ینی هاندەری لەگەڵ بەکاردێنی پۆزتیڤ ینی هاندەری ئەرێنی لەگەڵ بەکاردێن لەگەڵ منداڵەکەی تاقی دەکەوە دێ شتێکی خۆش دادەنێ بۆ نمونە بە منداڵە ئۆتیزمەکە دەڵێ یان بۆ منداڵی دیێجرێکەکە دەڵێ ئەگەر بۆ نمونە تا بنیشێت تا 2 دقەی یان ئەگەر کلاسەکەی تێک نەدەیێت تا 10 دقەی ئەمن دوایی بۆ نمونە لێ دەگەڕێم چی فلانشتی بکەیت تێدەکەی متابا دەکەی بزانێ فریکوێنسیەکە یان ماوەکە کەم دەبێتەوە تو دوایەوەی ئەوەت بەکارێنە یان یەکێک لەو چوارانەیەکی هەڵدەبژێری یان دەکرێت دوان بەیەکەوە بکە یان دەکرێت سیان بەیەکەوە بکە هیچ مشکلە نییە بەسوەل حاڵ دەکرێت ئەو چواردانە شێوازە ینی هەندەری ئەرێنی هەندەری نەرێنی سزای ئەرێنی سزای نەرێنی دەکرێت بەکاربێنی وەکو یەکێک لە تەکنیکەکان خاڵی دواتر ئەوەتان زۆر بیستووە ئەو مەسەلەکەی پافلۆڤیە کلاسیکەل کۆندیشنە شەرتیکردنی منداڵەیە بخۆیە من ئەوە دەکرێت لە حاڵەتێکی خەفیفەوە تاوەکو حاڵەتێکی توندەوە ئەتوو هەوڵدەی لینکی بینی دووشتان دروستکەی بۆ نۆڕەفتارێک و هاندەرێکی دروستکەی شەرتیان کەی لەسەر یەکتری بە نمونە دەکرێت لە منداڵێکی باشدا شەرتی بوونی دروستکەی بۆنە هەر کاتێکی منداڵەکە ئەوەی کرد ئەمن ئەوەی دەکەم هەر کاتێکی منداڵەکە هاواری کرد بە نمونە یەکێک لەو شتانێکە مەڵێک سەر ڕێکەوتوین لا دەچی ئۆتۆماتیکی منداڵەکە ئەو ڕەفتارێک کەم دەکاتەوە لە بەرەوەی شتێکی لە دەست نەچێن لینکی ئەو دوانە هەر کاتێک ئەوە لاچوو یان هەر کاتێکی ئەوەم کرد ئەو شتە لا دەچی یان ئەو شتە زیاد دەبێت ینی شەرتی بوونێک دروست دەبێت لێرەدا بەسە من عادەتەن بۆ منداڵانەی کە دەزانم بەشێکتان ڕاهێنەرن ینی لە سنتەریان لە ماڵە بە خۆتان منداڵی وەردەگرن بەس ئەو ڕاهێنەرانەی کە کلاسیکەل کۆندیشنیان شەرتی بوونی بەکاردێنن ئەمن ئاخیر شت پێشنیاری ئەوەتان بۆ دەکەم ینی ئەنگۆ شێوازەکان دیکە تاقی بکەنەوە بن ئەی تاقیکەوە بن و تێکی تاقیکەوە بنە چوزانم ئۆپەرانتیان پۆزتیڤ ڕینفۆرسمنت نێگەتیڤ ڕینفۆرسمنت ئەوانە تاقیکەوە بە نمونە کوژانەوەی تاقیکەوە بە نمونە کۆڕێکشنی تاقیکەوە وەلحاڵ شتی زۆر هەیە دوان تاقی ئەخیر شت ئەوی تاقیکەنەوە چونکە ئەوە بڕێک هەندێک جارەیە توندی تێدەکەوێت هەندێک جارەیە شتی من زۆر لەگەڵ توند و تیژێدانی هەندێک جارەیە منداڵەکە کۆنتترۆلی خۆی لەدەست دەدەن لە حاڵەتی شەرتی بوونەکەی تا شەرتی بوونەکە دروستە بەڵام بۆ نمونە بۆ کەسێک کە ڕاهێنەرێکە یانەوەی کە ستا لەگە من لە مەکتەبی بەڵام منداڵێکی خاوەن پێداویستی تایبەتی لە کردنەکە مشکلی ڕەفتاری هەیە ڕەفتارەکە بە هەموو ئەو شێوازانێک ئەمە دوایی باسی دەکەین حل نابێ ئەمن ناچار هاتووم شەرتی بوونی بۆ بەکاردێنم کو شەرتی بوون دەکرێت بۆ منداڵەکە گەزەی لە خۆی دەدا ئەمن تاکیدم کردێتەوە مەسەلێکی هەستی نییە لە هۆکاری کردنی ڕەفتارەکان و سەرنجڕاکێشانیش نییە و بۆ بەدەستێنانی شتێکی شواناکە بەڵام منداڵەکە و خوێک لی بۆتە خوو وعدە لەو هادەکە بەبێ هیچ مەبەستێک تێدەکەی لە خۆشیدا لە ناخۆشیدا ڕۆژی 200 جەرگەزەی لە خۆی دەدا ئێستا و منداڵەکەش بە تایبەتیش ئەوانەی کە ئایکیویان لە خوارەیە نین درەنگ تێدەگەن ئەتو ناچاری شەرتیانکەی ناچاری شەرتی بوونی بەکاربێنی لە فێربوونێدا یان لە
گۆڕینی ڕەفتاریدا. ئەوجا لە فێربوونەکەیدا شتێکی دیکەیە ئەمە زیاتر ڕەفتارەکەمان ئەوەیە هەدەفە ئەتو چۆنە من وا بکەمە منداڵەکە گەزەی لە خۆدەدا بە شەرتی بوون حەلیکەم. بە نمونە نازانم ڕەنگە بەشێکمان لەگەڵ بن کە تازە بن لە دەروون ناسی، بەڵام تیۆری پاڤلۆڤی باسی ئەوەی دەکە کە باس لە سەگێکی دەکا هێنایی تاوان سایکۆلۆجیستێکی رووسیا هات ئەکسپریمنتێکی کرد، ینی تاقیکردنەوەیکی کرد لەسەر سەگێکی هێنا بزانام سلای دەکەم داناوەتانێ سەگێکی هێنا لە یەکەم جاردا سەگەکەی دانا گۆشتی لە پێشدانا بینی سەگەکە لیکی بەدەمی داهاتە خوارێ، پاشان هەوڵی دا لینکی بینی گۆشت و زەنگۆڵە جەڕەسێکی دروستکە بزانی سەگەکە ئەو ڕەفتارەی دەکە یاننا. پاشان هات یان یەکەم جار بەس گۆشتەکە بوو سەگەکە لیکی دەکرد، پاشان هات گۆشتەکەی لابر بەس زەنگۆڵی لێدا سەگەکە هیچ کاردانەوەکی نەبوو، هیچ ڕەفتارێکی نەبوو. پاشان هات سەگ و ئەنی زەنگۆڵە و گۆشتەکەی پێکەوە بۆ سەگەکەیەنە بینی سەگەکە ئاوی دەرکرد. پاشان ئەوەی چەند جار دووبارە کردەوە بینی خەریکە سەگەکە شەتی دەبێت لەگەڵ زەنگۆڵەکەی، ئەوجا گۆشتەکەی لابرد بەتەنێ زەنگۆڵەکەی بەکاردەهێنا سەگەکە ئاوی دەردەکرد. شەرتی بوو لەسەر هەر کاتێک گوێ لە زەنگۆڵی دەبێ یعنی گۆشت دێ گۆشتیش یەکسەری ئەو لیکە ڕژێنەکانی دەکاتەوە و ئەنی لیک دەڕژێ. ئەوجا لەسەر بەرمە بنای ئەو تیۆریەی ئەمە هاتوین ئەوەی بەکاردێنین وەکو شێوازێکی چارەسەری ڕەفتاری. بینەوە سەر مەسەلەی گەزەکەی منداڵەکە دەیویست گەزەی لە خۆبدا بەبێ ئەوەی هیچ مەبەستێکێ بە بەس جەماعەت مەسەلەی ئەوەی کە سەگەکە منداڵەکە گەزەی لە خۆی دەدا ئەمە هاتین شیکارێکی ڕەفتارین بۆ کرد هیچ هۆکارێکی نییە. منداڵەکە بەس بۆتە خووەک دەیکا بە بەردەوامی ئایکیویشی لە خوارەیە تێناگە لە هیچ کام لە ئەو شێوازانەی دیکە ئەمن ئێستا ناچارم شەرتی بکەم دێنە هەر کاتێکی سەگەکە مەسەلەی سەگەکەی ماینەوە هەر کاتێکی منداڵەکە گەزەی لە خۆیدا ئەمن شتێک لەگەڵ گەزەکەی زیاد دەکەم، شتێکی کە چێژ بەخش نەبێ تێدەگەی. بە نمونە تەمەشا دەکەم منداڵەکە بە شتی سارد تێک دەچی، پارچێک سۆڵم خستۆتە ناو نایلۆنێکی دامناوە لەک نەخۆم، هەر کاتێکی منداڵە گەزەی لە خۆی دە سۆڵەکەی پێوە دەنێم بە نمونە بەدەستی یان بە پێی یان بۆ شوێنێکە پێی زعجە، یان بە نمونە حەزی لە گەرمی نییە یان حەزی ئەو شتێک کە منداڵەکە حەزی لێ نییە لەگەڵ ڕەفتارەکەی زیادی دەکەم و پاشان دەی پێوم پاش فترێکی بە نمونە 2 هەفتە 3 هەفتە منوا دەکەم بزانم ژمارەی گەزەکان کەم دەبێتەوە یان نا. بۆنەوە گوتم پێشتر 200 جار لە خۆیدا ئێستا ئەگە بۆتە 150 جاریان بۆتە 100 جاریان بۆتە 20 جار یانەوە ئیشی کردووە سەبرچە بە خەریکە شەرتی دەبێت تاوای لێدێ منداڵەکە ئەو ڕەفتارەی ناکە لەبەرەوەی شتێکی ناچێش بەخش یعنی شتێکی ناخۆش وەردەگری یعنی شەرتی دەبێت تێناگە بۆ نایکە بەڵام شەرتی دەبێت لەوەی کە نابێ بیکە بەڕاستی. ئەوە مەسەلەی کلاسیکەل کۆندیشنی وەڵا ڕوویا خان ئەوزانم فریان ناکەوین هەوڵدەم سەعاتەکەی خۆم تاواکەم چکان دەدەقە چارێکمان ڕۆی لەسەری بەس دەبێت سێشنی کرد زیادکەین چونکە تازە لە سلایدی هەفتاین ئەمە نزیکەی 112 سلایدمان هەیە ئەجا هەوڵ دەدەین بە تێر و تەسەلی باسیکەین عەجەلەی ناکەم بۆی لە جەلسەکانی داهاتوودا بتوانین بە جوانی شیکەینەوە هەدەفەکە بگە ئامانجەکە بگەوە حاڵ ئەنی دەکەینە هەفتەی کەش جەماعەت. هەندێک پرەنسپڵ ینی هەندێک یاسا هەن لە مەسەلەی کلاسیکەل کۆندیشن و نووسیمە سیسی ینی کلاسیکەل کۆندیشن سوفەیە بە شێوازێک منداڵ ڕەفتاری دەکا ینی شەرتی دەبێ یەکەوەیە ئەو مەسەلەی ئەسۆسیێشنە ینی مەسەلەی هاوپەیوەندی بوونە بۆ نمونە گەزەی لە خۆی بدە شتێکی ناچێش بەخش وەردەگرێت ئەگەر بۆ نمونە هاوار بکە مۆبایلەکەی لێ وەردەگیرێ ئەگەر بۆ نمونە دەرسینەکە بۆ نمونە دەبینی ئەگە دەرسینەکە بۆ نواجبەکەی بۆ زیاد دەکرێت
بۆیە پاش فترێکی زۆر منداڵەکە گە و زۆر دووبارە بۆ شەرتی دەبێت لەسەرەوەی کە نادەبێت ئەو ڕفتارەی لابەرێ باش نییە. خاڵی دووەم مەسلەی جەنەڕالیزیشنە بەنمونە منداڵەکە جار هەیە فێر دەبێ بەس لەگەڵ مامۆستاکەی فێر دەبێت ینی دەبینی ڕفتارەکەی بەدەستێ ناوە ڕفتارەکەکەم بۆتەوە بەڵام بەس لە یەک موقفیدا نەگەشتێنراوە بۆ هەموو شوێنێکی هەندێک جارامە پێویستن بە شەرتی بوونەیە بۆی منداڵەکە گشتان لێ پێ بکەین چونکە جارەیە منداڵ هەیە بەڕاستی ناتوانێت گشتان لێ پێ بکەی بۆ شێوازانێکەمە دەیڵێ بۆیە ناچارێت و شەرتیکەی لەسەرەوەی کە ئەو ڕفتارە دەبێت بۆ نمونە بەس لە پۆلی خۆی نەبێت لە سەحەش بێت لە هۆڵی داخلیەکەش بێت لە ماڵێش بێت لە بازارش بێت لە کۆڵانێش بێت یعنی وەلحاڵ دەبێت شەرتی بوونەکەی دیسان بۆیش بەکاردێنی و هەندێک جار هەیە ئەری خاڵێکە دیسکریمینیشنە ینی ئەوەی کە تو کاردانەوەی جیاواز بۆ هەمان هاندەر بەکاردێنێ یعنی بۆ نمونە دەبینی منداڵەکە بۆ ئەوەی کە شەرتی بوو ئەم ڕەنگە چەندانە شتێکی جیاواز بەکاربێنم بۆی کە تا شەرتی دەبێت مەرەچنێ ئیلا من لێکە و دەفعادا لە گۆڕانکاری ڕفتاریدا سەرکەوتوو بم ینی مەرجیش نییە هەموو منداڵێکی استفادە لەوەیکە بەتایبەت کلاسیکەل کۆندیشن ئیلا ئەخیر شتە تو پشتی پێدەبەستی یانە تو هیچ حلێکت نەما ناچاری کلاسیکەل کۆندیشنی بەکاردێنێ ئەو شەو ئەوەی باز دەکەین و ئینشاڵڵا مەوزوعەکانی کەڵدەگرین بۆ داهاتووتر. ئەکستێنکشن یان کوژاندنەوە بۆ ڕفتاری دەکرێت عادەتەن کاتێکی دەکرێت کوژاندنەوە ئەگە بتەوێ ڕفتارێکی کەم بکەوە یعنی ئەوە بەکەڵک نایە بۆ زیادکردنی ڕفتاری ئەوە بەس بۆ لابردن یا بۆ کەمکردنەوە ڕفتاری بەکاردێت. کوژاندنەوە چۆن دەکرێت یانیش فۆرمیلەکەی یان هاوکێشەکەی چۆنە ڕفتارێک کە دەکرێت بە نەبوونی هیچ کاردانەوەیەکی ڕفتارەکە کەم دەبێتەوە بەڵام بەچی بە تێپەڕبوونی کام یعنی هاوکێشەکەی دیسان تەمەشا بکەنەوە ڕفتارێک هەیە ئاکتیڤە ئەمن دێم ئەو هاندەرانەی کە هەن لایەن دەبم ئەو جا هەندەرەکە هەر چیەکە ئێستابەتی تێڵ باسی دەکەم هەندەرەکە هەر چیەکە ئەمن بەس هاندەری لا دەبم یان نایدەمێ ئۆتۆماتیکی ئەو ڕفتارە کەم دەبێتەوە بەنمونە عینادی شتێکی زۆر باوە زۆر جارە من باز دەکەم دەڵم عینادی فێربوونێکی ڕفتاریە کەسەکە فێر بووە عینادی نەخۆشی نییە عینادی نیشانە هیچ گرفتێکی نییە بە تاقیتەنێ نیە منداڵەکە عینادی ئەنی نەخۆشە نا دەکرێت وەکو نیشانی لاوەکی بۆ حاڵەتی دیکە هەبوونەوەکو ODT یانۆکو DMDD بەڵام عینادی بەتەنی نەخۆشی نییە کە منداڵەکە بەتەنی عینادا ینی منداڵەکەت ئێستا شێوازێکی غەڵەتی ڕفتاری فێر بوو ئەمن دەبێت ئێستا بێم حەلیکەم بەنمونە ئەو منداڵە فێر بووە هەر کاتێکی کە بۆ ماوەی 5 دقیقە عینادێ دەکەن لەسەر شتێک بۆ نمونە ئەو شتەی بەدەستێنێ هەر کاتێکی عینادی کردبێت لەسەرەوەی کە بچیتە دەرێ بۆ شاری یاری هەتا 5 دقیقە نوزەنوزی کردبێت بابی تەسلیم یان داکی تەسلیم بۆ دەیبن یعنی ئەوە ڕەفتار زایدەن بەهێزکەرەوە یان هەندەر ئەو دەبێتە هۆکاری چی؟ هۆکاری ئەوەی کە ڕفتارەکە زیاد بێ بەڵام لە ئەکستێنکشنیدا ئەمە دەڵێن چی؟ ڕفتارەکەیە لەسەر بەشی دووەمیش دەکەین ئەمە هیچ هاندەرێکی نادەینە ئەو ڕفتارەی یعنی هاندەرەکان دەکوژێنینەوە هاندەرەکان چن بەنمونە منداڵەکە ڕفتارەکەی دەکە بۆی سەرنجی ڕابکێشی دیسان فانکشنال ئەسسمنت تو دیاریت کردووە زانێ ئەو ڕفتارە بۆ سەرنج ڕاکێشانەیە لەوێت تهدیدت کردووە یان ئەو ڕفتارە بۆ بەدەستێنانی شتێکیە یان ئەو ڕفتارە بۆ هەر شتێکە بەڵام عادەتەن ئەو ڕفتارانەی کە بۆ سەرنج ڕاکێشانێن ئەکستێنکشن یان کوژانەوە زۆر باش ئیش دەکە بەنمونە منداڵەکە فێر بووە هەر کاتێکی 5 دقیقە عینادی کردەوە گوتم ئەو شتێکە ویستێتی بەدەستی بخە یان منداڵەکە فێر بووە هەر کاتێکی کە میوان دێن کۆمەڵێک حرەکاتی سیر و سەمەرە دەکا لە خۆی دەردەچی بەس بۆی دەوروبەری پێی پێ بکەنن یان دەوروبەری قسەی لەگەڵ کوێن سەرنجی بخەنە سەرێ ئێستا من دەمەوێت سەرنجەکان بکوژێنمەوە
سەرنجەکان لەسەر چەند کەناڵێکین چۆن یەکەم بینین سەرنجی بینینی دەکوژێنیەوە دووەم ڤێربڵ یان زمانەوانی ئەتو هیچ قسێکی ناکەی سێەم بیستن ئیزعاج بۆم بەست خوا دەنگی زۆر ناخۆشە زۆر گریانە ئەو فیزیکیان ئەتو دەکوژێەوە لە یەک حاڵەتیدا نەبێت کە تو فیزیکیان ئاکتیڤ دەبی ئەویش لە مەسەلەی کۆڕەکشنیە بەس یعنی ئەگە منداڵەکەم ئەو های کرد ئەمن چ دەکەم چاوی لێ ناکەم یەکەم شت گوێی بۆ ناگرم و قسەشی لەگەڵ ناکەم چونکە جار هەیە داکە دەوڵی مامۆسە بۆ خوای جاران ئەگەوای دەکرد بەنمونە هەوڵم لەدا ماچی بکەم هەوڵمدا قسەی بۆ بکەم هادی کەمەوە بەس ئێستا گۆڕی و ئێستا وڵا ئەوەی دەکەم قسەی پێ دەڵم جوونی پێ دەڵام جوزانم لی تووڕەتەوە خۆی ئەوەش هەندەرە ئەمە چونکە باسی هەندەری دەکەین هەندەرەکە ئەرێنی بێنەرێنی بێ هەندەرە یعنی هەرەوەی کە تو پێی دەڵی مەکا بەسا بێزار بووم غەڵەت تا هەمووانە هەندەرن ئەوەی کە شەقە زلێکشی لێدەوە شەر هەندەرە ئەوشی کە لە باوەشی دەکەی هەندەرە ماچی دەکەی هەندەرە هەوڵ دەدەی جوزانم تەمەشا قسەکەم بە غەڵەت نەگا ئیلا ئەو کاتێک کە ڕەفتارەکە بۆ سەرنج ڕاکشانێت ئەو هادەکەی نەک ئەوەی کە هەر کاتێکی منداڵەکە وهایکات و ئێمالیکەی ئەوە غەڵەتە و گرەی دەرونی دروست دەکەی لە منداڵەکە بەس ئەگەر تاوان ئەو پرۆسێس هەمووی پەیوەندە بە یەکتریەوە تو شیکارت نەکردبێ نازانین دەخواوە چ وایە ئەو منداڵە ئەکستنکشن پرۆسێسەکەی چۆنە یعنی چۆن ئیش دەکە بۆ پێنج خاڵەیە تەمەشا لەگەڵم بن ئەو پێنج خاڵەیە ئاسانە یەکەم خاڵ ڕەفتارێک ڕوودەدا دووەم خاڵ هیچ هاندەرێکی نانێری یعنی تو بە ئیجابی بە سلبی هیچ هاندەرێکی نانێری سێەم خاڵ شتێکی پێ دەوترێت ئەکستنکشن برست کە دوای باسی دەکەم ئەوەیە کە منداڵەکە احتیمالی هەیە لە بیدایەتەکەیدا ڕەفتارەکەی زیاتر بێ بۆ ئێستا فەلسەفەی ئەوەتان بۆ ڕوون دەکەم دەبێت و بەرگەی ئەوەش بگری بە نمونە پێشتر 5 دقەی گریاوە شتەکەی ویستوێتی بەدەستی هێناوە بەڵام تو ئێستا 5 دقەکە خۆت لە خەتدا با بڵێن بە زمانە بازاڕەکەی کوژایەوە لەسەری ئێستا ڕەفتارەکە لە زیاتی کەم بێتەوە زیاد دەکە تەسەوڕی مەکە ڕاستە خۆ کەم بێ بەڵام بە مروری زەمان یعنی گراجوەڵی کەم دەکە یعنی لە سێهەم هەنگاوی پرۆسەکەیدا ڕەفتارەکە زیاد دەکە یعنی کە زیادی کرد بزانە ئیشی کردووە ئەو گۆڕانکاری ڕەفتاریەت ئیشی کردووە بۆیە زیادی کردووە یعنی ئێستا منداڵەکە دەزانی بە 5 دقەی وەری دەگرت هەوڵ دەدە 6 دقەی دیکەش بگریە بیکاتە 10 دقە بیکاتە 8 دقە یعنی زیاتر بگریە یان ڕەفتارەکەی تونتر کە سڤیرتر کە ڕەنگە یەکەم جار ئەو هاسەری لە دیواری دابێ بەڵام جار تۆزێک بە تونتر لێدا بەس بۆی سەرنجی تو بخاتە سەر خۆی بەڵام دیسان دووبارە دەکەم ئەگە بۆ سەرنج ڕاکێشانە بێ ئەتو دەبێ بەرگەی ئەوەش بکری پاشان خاڵی چوارەم کەمبوونەوەی ڕەفتاریە یعنی کێرفەکە دەبێت بێتە خوارێ یعنی بۆ نمونە پاش 2-3 هەفتانە تو ئەو هات کرد دەبێت کێرفەکە سەبر بێتە خوارە ناکرێت هەر بچیتە سەر ئەگەر بچیتە سەر دیارە تو خەڵەتی یان نازانی جێبەجێکەی بۆیە لە سێم خاڵدات و ئەو شتانە دەبینی بەرز بۆتەوە ئێستا لە چاو پێشتر بڕێکعیناتر بووە بەڵام تەبیعیە ئەتو خەریکە ئیش دەکەی ئێستا دەبێت لە دوای ئەنی قۆناغی دوای بەرزبوونەوەکە دەبێت نزمبوونەوە بێ کێرفەکە بێتە خوارێ و پاشان ڕەفتارەکە ڕاوەستی یان کەم بێتەوە یان نەمێنی یان کەم بێتەوە و ئەوە پێویستی بە گەشتان دنیا دوای باسەکەی نیشەڵە ڕەنگار بڵێن هەمووی دوایە جۆرەکانی کوژاننەوە بزانم کاتمانەوەندە نەماوە بەس تەواوی دەکەنەوە مۆزوعی جۆرەکانی کوژاننەوە چەند جۆری کوژاننەوەمان هەیە یەکەم کوژاننەوە بە بینینە یعنی بە چاو لێکردنە بە نمونە هەندێک نمونەم لێرە نووسین عادەتەنەوە گوتمەوە بۆ ئەو ڕەفتارانەیە کە منداڵەکە بە دوای سەرنجی تووەیە دەیەوێت و تەمەشای بکە دەیەوێت و ئاگای لە دوجار هەیە من کەیسم هەبووە داکە دەڵێت چاوی لێ ناکەم سرم دەسۆڕێنی بۆی چایلەکە دەڵە سرم دەسۆڕێنی ئەوجا سەری لە دیواری دەدا یان دەڵێت تەمەشام کە سەر لە دیواری دەم بۆی پێ بڵێم نا تێدەگەی بۆی تەسلیم بم بۆی
ینی ئەگە بۆ سەرنج ڕاکێشانی بێ ئەتوو هەوڵ دەدەی بە تەواوی منداڵەکەی ئیگنۆرکەی ئێمالی ئێمالی کە عادەتە ئێمالکردن بە نمونە منداڵێک ئەوە دەکا لە مەکتەبێ هەڵدێک بە نمونە یانیش بە نمونە منداڵێک یان هەر ئەو نمونانەی کە نووسیمە بە نمونە منداڵێک ڕکەی دەگری داکەی چاوی لێ نەکە منداڵێک لە ناو پۆلێدا هەندێک ڕفتار و حرەکەی سیر و سەمەرە دەکە بۆی مامۆستاکەی پێ بڵێ محەممەد بەسا یان بۆی مامۆستاکەەوە چاوی لێکە خۆی تێک بنێ هەرەوەی کە مامۆستاکە ئەوانە نەکەوە عیلاجە ها ینی جارەیە بۆوانەی کە سکول سایکۆلۆجستن ئێستا لە مەکتەبێن ینی یەکێک لە ڕێنمایەکان دەبێت ئەوە بێ ینی دوایەوە کەشی کارێکی ڕفتاریت بۆ کرد زانیت ئەو بۆی مامۆستاکەی ئیزعاجکە بۆی تەڵەبەکان چاوی لێ بکەنەوە ڕفتارەکە بۆیە تو هەوڵدەی مامۆستاکەی تێبگەێنی کاکە ئەو بۆ سەرنجڕاکشان توا دەکە ئەدووا خۆت دەرخەکە ئاگات لێ نیە وا خۆت دەرخەکە نایبینی بۆیە لە حاڵەتێکی ئەوهادا دەکرێت یارمەتی دەربێت خاڵی دووەم بۆ ها ئەمە لە ئەوەی باسمان کرد یەک لە خاڵەکان خۆنەجاتدانە منداڵێک دەیهەوێ لە واجبی هەڵێ لە ئەو بەرپرسیارەتیانەی کە پێی دراون هەڵێ یان لەو بەنە ئۆتیزمێکە لە کنتا نایەوە ڕاهێنانەکەی کە بۆیە دەیەوێ ئەو حرەکەی بکە بۆیە توازی لێبێنی دەیەوێ بۆ نمونە شتەکان فرەدە بۆی شتەکان هەڵگری و لەگەڵی نەکەداکی یانیش بۆ نمونە والحاڵ ینی بۆ خۆ ڕزگارکردنیە یەکەم بۆ سیکینگ فۆر ئەتێنشنە دووەم ئەگەر بۆ ئەتوو کوژانەوەی بۆ ئەوەی دەکەی بۆ ئەوەی کە منداڵەکە بیهێوێ خۆی نەجاتە لە وەزاکەی ئەویشان دیسان بۆ نمونە منداڵەکە دەیهەوێ هۆموەرکی نەکە تاکو بابەکان دەبێت چ بن نابێ یەکسەر هەستن و کتێبەکان کۆکەنە بڵند ئێڵە دوای بیکە یان منداڵەکە پەزڵەکەی دانانێتەوە ناکرێ مامۆستاکە ڵێڵە باگەمەی کە بێنم تێدەگەی ئەچونکە ئۆڵڕەدی و منداڵە خەریکە دەیهەوێ هەڵێ لەو ئیشێت و بۆیە تو دەبێت پێی بکەی ئەگە دەزانی بۆ ئەو شتەیە تێدەگەی ینی ئەوە ناکات و بە زەخت دای دەنیشێنی و شەڕی لەگەڵەکەی ئەوە نییە ئەو شتە ئەوە کاتێکی ئەو شتە دروست دەبێت کە منداڵەکە بۆ سەرنج بۆ ئەوەی نییە هەڵێ بۆ ئەوەی نییە کە منداڵەکە حرەکاتی جێ بە خۆی ناگری مشکلی هەستی هەیە ئەتوو پێت وایە کە بۆ ئەوەیە کە هەڵدێ ئەو شتێک کەیە ئەنی بۆیە شیکاری گرنگە ئەتووە پێش شیکارەکەی قەرادەی چ کوژانەوەی بکەی یان نەکەی یان بۆ شتی ویستراوە یان حەزەکانێتی منداڵەکە دەیهەوێ بڕواتە دەرێ ئەنێ حرەکەی دەکە بۆی مامۆستا بە دەرێکە لە پۆلێ یان لە دەرێ بۆ نمونە خولی لە مەکتەبی خول کراهاتەوە تۆپانەیە بۆی بچی چاو لە تۆپانێک ئەمە لە مەکتەبە زۆرەوە هەمان دەکرد بۆیەوە بێ مامۆستاکە دەیکرێت دەرێ دەچی چاو لە تۆپانەکان دەچیتە حانوتی چتە کافتریایی بۆ خواردنێ ڕفتارێکی دەکە بۆی لە حاڵەتی ئەو هاشدا کە دەزانی بۆ بەدەستێنانی شتێکیە دیسانەت و لێ ناگەڕێکە بڕوات لێ ناگەڕێکە ئەنی سەرنج ناخێ سەر ئەو ڕفتارە یان بەگوێی ناکەی منداڵەکەی ئەگەر مەسەلەکە هەستی بێ ئەتوو هەوڵ دەدەی ئەو هاندەرە هەستیانە کۆنتترۆلکەی یان بیان کوژێنەوە بۆ منداڵەکەت ئۆتیزمە یان داونە یان مشکلێکی گەشەیی هەیە یان گرفتێکی ژیری هەیە زۆر خراپە سەر زۆر بەتۆمجی لە تیواایدا لە حاڵەتەوە هادا تو هیچ حالت نییە ناچار کوژانەوەی چۆن دەکەی ئەوەیە کە ناچاری بینی کڵاوێکی بۆ دابنێ کە زیان بەسەر بەرم دەماغی نەکە تێدەگەی یان بۆ نمونە منداڵەکە فلاپینگی دەکە ئەو هادەکە تو بۆی ئەوەی کەمکەوە ناچاری بێ ئەو قورسایانەی لە دەستی بپەستی تێدەگەی نازانم بیانەکە گلۆڤس وایت گلۆڤس ئەو شتانەی کە قورسنەوەهانی و کیلۆن چەند حەسەب بەپێی تەمەنی منداڵەکەی قورسایەکەی دادنی ئەوانەی بۆ دادنی بۆی زۆر ئەوهانەکە منداڵەکە بۆ نمونە دەنگ لە خۆ دەرێنا منداڵەکە زۆر ستیمینگی دەکا بە نمونە زۆر دەنگی لە خۆی دەردێنی ڕەنگە تو بێ ماسکینگی بۆ بەکاربێنێ بە نمونە بێنی هەر دەنگەکەی خۆی ڕیکۆردکەی بە نمونە دانێ سەرسەری بە سەماعی یان منداڵەکە بە دەنگی بەرز و بەژاوەژاو ئەوانە تێک دەچی ئەتو دەی هێدفۆنێکی دەخێت سەرسەری وەلحاڵ لایانی سێنسۆرەکەی بۆ کۆنتترۆڵەکەی یعنی لە حاڵەتێکەوە دە تو هیچ پێ ناکرێت
تاکەشت بۆ تو وەکو ژانەوەیەوەیە کە سنسۆریەن کۆنتترۆڵی بکەیت من بە ڕووناکێ تێک دەچێت هەوڵ دە ڕووناکێکی کەمکەوە بە نمونە بەدەست لێدانێ بە ماچکردن تێک دەچێت و نابێ ماچکەی لە حاڵەتی وهادا ئەکستێنشن چەند شتێکە لە کوژانەوەیدا ئەوەیە کە دەبێت لە بیرت بێ ینی نابێت لە بیریکەی ئەو شتا ئەو سێ خاڵە دەبێت هەبن ناکرێ یەکەم بەهێزکەرەوە ینی هاندەر بە هەموو شێوازێکی ڕادەوەستی ینی ئەو شتێک کە دەبێت تا هاندەر بۆ ڕەفتارەکەی ئەرێنی و نەرێنی ینی بە تەواوی ناڵێ هەندێک جار بیکە و هەندێک جار نەیکە و ئەو ڕۆمیوان هاتقەی ناکە تەسلیم بی یان بە نمونە لەبەرەوەی بۆ نمونە ئەو ڕوومدیر هاتوتە ژوورت قەی ناکە یان ئەوڕۆ نا یعنی کە کوژاندتەوە یەک جاری دەکوژێنەوە خاڵی دووەم ئیدامەدانە ینی دەبێ ئەتو ئیدامە بدرێ ئەو ئیشە ڕەنگە بە ڕۆژێک و دوو ڕۆژ و سێ ڕۆژ و چوار ڕۆژی ئیسفادەی نەبێ بەڵام لە ماوەیەکی سێ چوار هەفتەیدا ڕەنگە نەتیجەی وەربگرێت و بۆیە ئەنی نەگۆڕی لە ڕەفتارەکاندا و ئیدامەدانی یەکێ لەو شتانە کە بۆ دەبێت لە بیرتان بێ و خاڵێکی لە هەمووی گرنگتر ئەو کەسانەی کە بەشدار دەبن لە ئیشەکەی توودا هەمووانن کە بەرکەوتنیە لەگەڵ منداڵەکە هەیە یعنی ئەگە لە ماڵێکیدا خوشک و برای هەیە منداڵەکە خوشک و برایەکەی داک و بابی ئەگە داپیر و باپیر داپیر و باپیریشی ئەگە مامۆستاکان مامۆستای هەمووانەکان یعنی وەلحاڵ ئەگەر بۆ نمونە ڕاهێنەری بۆ خۆت ئەوڕۆ نایی دەبێت پێی بڵێ بە ڕاهێنەرەکەی دیکە لە شوێن تا وەلحاڵ هەموو ئەوانەی کە بەرکەوتنە لەگە منداڵەکەی هەیە دەبێت کوژانەوەی بکەن نەک ئەوەی کە بوون لەگەڵ داکەی باشە بەڵام کە بابی دێتەوە بابی بخوای دڵم نایە جاوڕۆ کەسێکەوە هەمانە بوو ینی بابەکە دەوێت وەڵایە من بەدەست خۆم نیە و بالفعلیش منداڵەکە بۆ سەرنج ڕاکشانی وای دەکرد ینی بابی لە بەیانی تایوار لە ماڵ نەبوو بەیانی تایوارە هیچ ڕەفتارێکی پیشان نەدا بەڵام ئێوارێ هەتا شەوێ زیاتر لە 20 جار لە خوشکی دەدا هاواری دەکەت ڕقەی دەکەت بۆ لە بەرەوەی بابی دیفاعی لێ دەکەت بابی سەرنجی دەخستە سەر بابی ینی بوو بە هێزکەرەوە بابەکەی کە بە بابەکەی دەڵێیت ینی دەبینی هەمووان کوژاندویانەتەوە بەڵام ئەو ڕەفتارە هێشتا باش نەبووە بۆی دەبێت ئەو کەسەی دیکەش ڕا بە نمونە هەموو مامۆستاکان ئەوڕان لەگەڵ مامۆستای زمانی ئینگلیزی دەڵێ نا باوەڕەمەوەی نا هەشتیوانە هەتوو کە جێبەجێت کرد دەبێت لەلایەن هەمووانەوە جێبەجێ بکرێت ئەو ئەکستێنشن پرست ئەوەی کە بۆم باسکردنەوەی کە هەندێک جار هەیە هەندێک شت ڕوو دەدات لە ماوەی کوژانەوەیدا کانگۆ دەبێت بیزانن یەکەم شتەوەیە کە ڕەنگە ڕەفتارەکە لەو فترەیە کە ئەتوو ئیشی لەسەر دەکەی زیاد بێ باش نییە یعنیش ڕەنگە منداڵەکە چڕی ڕەفتارەکەی زیاتر بێ ینی بۆ نمونە ڕۆژانە ئەنی فریکوێنسیەکە و ئینتەنسیتەکە ینی ڕۆژانە جاران 5 پێ 10 جار وا دەکات یان پێشتر بۆ نمونە 1-2 دقەوای دەکەت ئێستا 10-15 دقەوا دەکات عادیە ئەوەها لە بیدایەتەکاندا لە هەفتە یەکەم و دووەم ئاسایی ئەوە خاڵی کە ئەوەی کە منداڵەکە بۆ نمونە هەوڵدا ڕێگەی کە تاقیکاتەوە بۆ نمونە پێشتر بەس سەری لە ئەتونوسی و تا سەر لە دیواردان تۆ ئەوەی لابەری ئێستا منداڵەکە چەند دوسێ ڕۆژان هادەکەدا سەرنج ناخرێتە سەری هەوڵدە ڕەفتارێک کە بە نمونە ڕەنگە هەوڵدە نینۆکی بخوا یان ڕەنگە هەوڵدا جوزانم شتێک فرەتە یان شتێک بەرداتەوە یان یعنی ڕەفتاری دیکە بکە ئەوەش چاوەڕوان کراوە لە ماوەی ئەکستەنشنیدا تێکچوونی یان تێکچوونی سۆزی تووڕەبوون و هەڵچوون و داچوون و ئەوانە دەکرێت لە ماوەی کوژانەوەیدا ڕوو بدەن وەروەها ڕەنگە بۆ نمونە ئەنی منداڵەکە لەگەڵ هاتنی ژینگەی دیکە گۆڕانی کەسانی دیکە کە دێنە ماڵەت میوانیان مامۆستای دیکە ڕەنگە هەوڵدە دیسان ئەو شوک ڕێگای کە تاقیکاتەوە کە دیسان سەرنج بڕاکەشتە بۆی ئەوانەشتی ئاساین کە بێنە پێشێ بە تایبەتیەوەی کە زیاد دەکە ڕەفتارەکە یان توندێکە یان ڕەفتاری دیکە زیاد دەکا عادیە ئاساییە لە سەرەتای ئەکستێنشنیدا پێم وابێ سەیفتی ئەسسمنت شتێکی زۆر گرنگە لە
ئەکستنکشنیدا. یەکەم شت ئەتوو هەڵسەنگاندنێکی ئەنی سەلامەتی دەکەی بۆ ئەو دۆخێک کە تێداتی. ئەو کاتێک کە تو هەوڵ دەدەی ئیش لەسەرەوەی کە ئەو فترەیە کە ئیش لەسەرەوەی دەکەی کە ئەکستنشنی بەکاربێنی محاولە کە شتانێک کە زیان بەخشن دووریان خەوە. تو کە لە ژوورێکی ڕاهێنانی هەوڵ دە شتانێک کە نوکی تیژیان هەیە یان قەڵەم و یان مەقەستوانە دوور بخێنەوە عەزیەتی خۆی پێ بکە، یان بۆ نمونە گۆشەی لێ هەوڵ دە شتێکی نەرم بالیفێک شتێک بێەوە بنێ، یان شتیشکان شوشەوانە هەوڵ دە بەردەست نەبن، یان گە لە ماڵێ ڕێنمایی داکەی کەکە ئەو هەفتەیە کە تو دەستت پێ کردووە پاوڵ دەشتی شوشە بەکارنێنی یانیش ئەو شتانە شوشن لە بەرزایەکیان دابنێت کە و دەستی پێیان نەکە، یان ئەو کاتێک کە ئیهمالی کە دوبە نمونە هەوڵدا بالیف و ئەنی زەمینە سازێکی بۆ کردبێ وەکو سەیفتی وەکو سەلامەتی ئەنی مانێجێکی وەزعەکەی بکەیت، چونکە نەوەک ببێتە هۆیە کە منداڵەکە لە تووڕەبوونیان زەڕبێکی بەخۆی بگەنی زیانێکی جەستەی پێ بکە، چونکە سەلامەتی لە پێش هەموو شتێکەوەیە. بزانم تەواویکەن باشە. چەند چاڵەنجێکەن لە ئەوەی دادێنە پێشێ لە ئەکستنشنیدا دەخێنە هەفتەی داهاتوو وەلحاڵ ئینشاڵڵا هەفتەی داهاتوو بە سەعاتێکی تەواو دەکەین. زۆر خۆشحاڵ بووین، هیوادارم مەوزوعەکان تۆزێ خۆش بوو بنەوشە، چونکە ئەوکو نازانم ئەمە شتی ڕەفتاریم پێ خۆشە، یعنی چێژی لێ دەبینم چونکە شتەکە دیارە دەپێورێ مقیاس دەکرێ بە دڵی خۆت دەتوانی بیبینی ئەنی نەتیجەکەی لەلایەن تو لایەن کەسان دیکەوە دەبینرێ، بۆیە ڕەفتاری شتێکی باشە. وەلحاڵ ئەو شەو سێدان هەشتم باس کرد، یەکەمیان ئۆپەرێت کۆندیشن بوو وەکو هاند وەکو سزا و کلاسیکال کۆندیشن بوو شەرتی بوونەی کە پاڤلۆف باسی کرد، خاڵی سێم کوژانەوە بوو و شێوازەکان و ستێپەکانی کوژانەوەمان باسکردن. وەلحاڵ هەفتەی داهاتوو کۆمەڵێک بابەتی دیکە باز دەکەین، زیاتر لە وەختان ناگرم، کەرێکێک لەسەر ئەو بابەتانەی ئەو شەو پرسیاری هەیە بە ئەمە خزمەتی بکەم و پرسیارەکان جواب دەمە و کە پرسیارشتان هەبوو سلایدەکان دەنێرم چونکە دەتوانن هەفتەی داهاتووش پرسیارەکانتان بکەن و ئاساییە. ئەوجا من لە خزمەتتانم جەماعەتینە. سەرکارت خۆشبڵاوستا زۆر سوپاس. فەرموون هاوڕێن ئەگەر پرسیارێکتان هەبێت. جەماعەت هیوادارم نەنووسە بن کەمان هیوادارم خەوتان لێ نەکەوت بێت، چونکە بابەتەکە بەڕاستی من پێم خۆشە، هیوادارم ئەنگۆش پێتان خۆش بوو بێ و شتێکی عەمەلیشە دەتوانن بەکاری بێنن، هەتا هاتوو کە ڕاهێنەرنی دایکی دەتوانێت شتانە بەکاربێنی. مامۆستا بەڕێز بەڵێ حەفوەن دەستەکانت خۆشبی بەڕاستی زۆر سوودیا بوو. بەس پرسیارێکمە وەڵایی لە دەرسەکەی ڕابردوو ی هەفتەکەی دی بەس کە یەکەمەکەی نەمدیتەوە بەڕاستی پرسیارەکەم نووسی بوو لەکنە خۆم لە سەرەتای وانەکەی پرسیارەکەم نەکرد. باسی ئەوەمان کرد DMDD و DODD ئەوە کە گوتمان یعنی تووڕەبوون وشتی ئەو های تێدایە لە بۆ منداڵەکەی ئەو هیچ پەیوەندی بە غودەیوە هەیە لۆ نمونە ئەگەر مندارەکە غودەی هەبیتن یعنی غودە کاریگەری هەبی لەسەر ڕەفتارەی یان مەسەلەن ڕەفتاری تووڕەبوونەکەی و دەستەکانت خۆشوی زۆر مەمنون. لەشت چاق بێ خۆ مامۆستا بۆ جوابی ئەو پرسیارە دەست خۆش بێتەوە پرسیارێکی جوانە. غودا یان تایرۆید هۆرمۆن بەڕێوەی دەبە تێدەگەی و کولەن ڕەفتارەکانی ماش لەژێر تەسیراتی هۆرمۆنەکاندان، بۆیە گەر یەکێک غودەی هەبێ بڕێک حەساستر دەبێ بۆ وروژێنەرەکانی دەوروبەری، بۆیە احتیمالی هەیە ئەنی احتیمالی زیاترە بە کەسێک کە غودەی نەبێ کە بۆ نمونە ڕەفتاری پیشان بدە یان تووڕە بێ یان هەڵچی یان عەسەبی بێ، بەڵام ئەوە هۆکاری 100% نییە. ئەمە شەرت و مەرجن هەن بۆی کە کەسەکە پێی بگوترێت ئەو کەسا بە نمونە DMDD یان ODD و یەکێک لە شەرتەکانەوەیە کە نابێت
ئەو نیشانانەیان ئەو حاڵەتانە تەئسیراتی هیچ حاڵەتێکی جەستەیی بن. ئەو قسەم گشتاندن بۆ بکەن بۆ هەموو نەخۆشیەکی دەرونی. نابێ ئەو منداڵەیان ئەو کەسێکی گەورە و پێگەیشتووە کۆمەڵک نیشانەی خەمۆکی تێدا نابێ ئەوە دەرەنجامی شتێکی جەستەیی بن، یعنی حاڵەتێکی جەستەیی بن. بە نمونە نابێ ئەو ئەتو دەبێت تاکید کێوە. بۆیە لە فانکشنال ئەسسمنتی بەشی یەکەم نووسیومە تەندروستی چۆنە منداڵەکە تێدەگەی لە تەندروستەکەی ئۆکەی نەبووە تو هەر لەوێ ڕادەوەستی دەینێری بۆ لای دکتۆری ئیباتنی یعنی دکتۆری فیزیشن دکتۆر دەینێری بۆ چێکەوەت کاتە بزانانی ئەوە چەندە تاسیریە ئەگە ئەو ئۆکەی داگوتی هیچ ڕەبتی نییە ئەو جاتو دەی وەکو تەشخیص تەمەشا دەکەیت تێدەگەی یعنی ئەو مەرجێکە کە ئەوە تێدا نەبوو تو ناتوانین تەشخیصی بدەیت. هیوادارم جوابەکەم داوێتەوە. کەیکە دەستەکان خۆش مامۆستاجان بابەتەکە بەڕاستی زۆر گرنگ بوو وردیش بوو پرسیارەکەم هەبوو نازان پەیوەندی پێوە هەیەیان نا پەیوەندیداری دەکەین مشکلە نییە تقریبا منداڵەکە هەیە ساڵێک و 7 مانگ یانی 3 مانگەکە دەبتە 2 ساڵ بتەوێ شتێکی داوا دەکات چوونە یان دەوێ بستە دەرێ یان دەوێ تەلەڤیزیۆن لۆ پێ بکەی کەلۆی ناکەی دەگریە خۆی لە عەدەدا ئەو جەتۆ وەختە لە باش بکەی مەسەلەنەوەی بچێ پێش یان مەشغوڵی بکەی بە شتەشکەیان فەرامۆشی بکەی لەو بینەی کامە باشترە ئەو یەکەم دووەمیان ئەو جارە بە هەمان شێوە شتەشی داوا دەکات لۆی ناکەی بەس ئەو جارە ناگریێ مەسەلەن یانی ها بز ڕووی دەکاتە ئەو لای یان ئەوە دەموساوی خۆی دەگریتن یان ئەویان نەرمترە ئەو جارە ئەوەش بە هەمان شێوە یانی مەسەلەن لە باشی بکەی یان لێگەڕی فەرامۆشی بکەی طبعا واضح بوو ئەوانە لەگەڵ من ئیشیان کردو دەزانن کە باسی ڕەفتارێکەکە من یەکسەر لیان دەمەڤەڵا دەڵم بڕۆن شیکارێکی ڕەفتاری بۆ بکەن بە هەفتێک 2 هەفتەی متابعەکەن بزان دەخوا ئەو ڕەفتارە لۆ هەیە ئەمە دەبێت تێبگەین یەکەم جار لۆ داڵی خۆمە تقریبا 2 هەفتەی ئەو شتانەی هەیە بەس شتانی لە باوشی دەکەم یانی دەزانم یان لە هەندێک شتان مەسەلەن شتەکە زۆر داوا دەکا دەی بەمە جێش کە ئەو شتی لەبیر دەکا بەس هەندە وەختێ یان هیچ خۆم پێ کۆنتڕۆڵ ناکرێ مەسەلەن کە لە دەرێ و یان دەچین لە جێیەکێ کۆمەڵە خەڵک لە کنیتی ئەو وەختانە نازانم چی لێ بکەم تەماشا ئەگەر سەرنج بردن بێ تێدەگەی یان خۆنە جاددان بێ یان بەدەستهێنانی شتێک بێ کە باسم کرد ئێستا لە ئەکستێنشنی ئەگە هەرێکێک لەوانە بێ ئەوەی کە تو باسی دەکەی هەمە بە ئەگەر قسەی دەکەن چکە بەڕاستی دەبێت شیکارێکی باشی بۆ بکەی ئێستا تو فێری شیکاری بووی دێ بۆم بکەیت دوای بە وردی دەتوانین قسەی لەسەرکەین بەس ئەگەر ئەوە بێ ئەتوکە کوژانەوەی بۆ دەکەی بۆ ڕەفتارەی ئەو منداڵە هەوڵ دەشتی دیکە تاکاتەوە من ئێستا لە ئەوەی بۆم باس کردی لە ئەخیرەکان سلایدەکانی ئاخری گوتم یەکی لەو شتانێکە چاڕوان کراوەیە کە منداڵەکە هەوڵ دەدە لە شوێنی دیکە یان ڕەفتاری دیکە تاقیکاتەوە بۆی کە سەرنجی تو ببا بۆی کە ئیشەکەی بەدەستبێنی بۆی کە نەجاتی بێت تێدەگەی ینی دەکرێتەوە تقریبەن لەوی بێ بەڵام ئەوەی کە ئەوە دەکرێت شتێکی ئاسایی بیان نا بەگشتی منداڵە تا تەمەنی 3 ساڵ 3 ساڵ و نیو بە سروشتی ئاساییە ئەگەر کەمەک عینادیانە بێ ئاسایە ئەگەر کەمێک ڕکەیانە بێت چونکە زۆر شتێ لە منداڵان دەگەشەی نەکردووە زۆر شتێ لە سەرباوەتێکی کۆگنەتیڤی زۆر شتێوە هەڵ گەشەی نەکردووە لەو منداڵیدا بۆیە ناچار زمانی و منداڵی دەبێتە ڕەفتار تێدەگەی بۆیە بۆ منداڵێکی ئەوها نابێت زووپە لە بکرێ ناکرێ یەکسەر کاردانەوەکان وشک و ڕق بن یەکسەر بڵێ دەبێت ئەوها بکەیت ئەتوو فۆرمەکەم بۆ پڕکەوە 2 هەفتان ینی بە کاملی ڕەنگە ئەوڕۆ شێوازێک بسپێنە شێوازێک دووسپە شێوازێکیان هەر ئەوڕۆ بەیانەکە شێوازێک بوو ئێوارە شێوازێک بوو وەلحاڵ ئەیبیسیەکەم بۆ پڕکەوە فانکشنەڵ ئەسسمنتەکەم بۆ پڕکەوە هەفتەی داهاتوو دیسانەوە مۆزوعی باز دەکەینەوە بەس بە فانکشنەڵ ئەسسمنتەکەی ببینم ئەنی شیکارەکەی ببینم باش نییە تا زۆر باشە مشکل نییە ئەم لەو 2 هەفتەی بە پێڕێنمایەکان تو هەردوو کتێبینم کردی هەفتەی یەکەم بەس ینی مەسەلەن گریان بوو 2 هەفتە هەفتە گریان بوو
لە ماڵێکە من ئەو بەتنێ بووین دوایکە هیچ گرنگیم پێدەدا ئەو جارە یعنی کە قاپم دەشوش مەسەلەن ناچار مختەکە درەنگ بوو دەبا ئیشەکەم کردبایە یا میوانمان دەهات هەستم کرد یەک دوو جا گەزەی لێمدا ینی بە هاواری جواب نەدا ئەو جار گەزەی لێمدا ڕۆژ یەکەم دووەم زۆر تووڕە بووم یعنی ئیسخۆم پێران دەگیرا چکە زۆر قەیم بوو ڕۆژی سێم و چارەم کە هیچ گرنگم پێدا ئێستا گەزەکە شواز لێنا ینی ئەو باش بتوانم کۆنتڕۆلی بکەم ئەکستەنکشنت بۆ کە تۆنیە کوژانەوەت بۆ کرد وایە تقریبا بەس پێی خۆش نە مەسەلەن قاپ شوشتنە ئەو دەوێت دائیمە لە کلیبم هەندێک ئەو شتانەشم کەم کردیتەوە ئەو شتشم بڕێک ینی وزان جەماعەت سایکۆفرد ئەوەیەکیان داناوە سیمینارێکیان دا لەسەر ئەتاچمنتی ئەتاچمنت لە تەمەنەکانی خوارە زۆرە ها ینی ئەوەی کە منداڵەکە بە دوات دەکەی و قاپ شوشتنێ بۆ ئەوەی زۆر شت هەیە ینی منداڵ شتێکی ئاڵۆزە بۆیە بەبێ شیکاری ڕەفتاری نابێ یەکسەر و چاکسازی ڕەفتاریکە بۆیە لە یەکەم جەلسەوان گوت یعنی یەکسەر پەلاماری حەلی نادەی جارە تو متابعە دەبێ بکەیت جار هەیە بەتایبەتی لە تەمەنی خوارێ ڕەنگە تو پێویست کە چەند هەفتە چاودێری منداڵەکەیکەی هەتا تێدەگەی ئەو ڕەفتارێ بۆ دەکا ئەوجا بە پێوی کاردانەوە بێ بەڵام ئێستا بۆ نمونە مەسەلەی کۆگنەتیڤ و ژیری و ئەوانە دێتە گۆڕەکە ئێستا و منداڵە کامل نەبووە مەسەلەی ئەتاچمنت هۆگربوون و ئەوانە هەیە لەو تەمەنێتدا مەسەلەی پلەی و یاریکردنی ئەو منداڵەیە ینی کۆمەڵێک شتێکیان کە دەرگیری ئەو مۆزوعی دەبن بەڵامە تو شیکارێکم بۆ کە ئینشاڵڵا قسەی لەسەر دەکەین زۆر باش ئینشاڵڵا جەماعەتکەی کە پرسیاری هەیە سڵاو مامۆستا باشی بێوەی بیرەخوا مەمنونێ گەلێک مەمنون دەستت خۆش بێ بۆم خۆلا بەڕاستی یعنی مەگەلێک ئیستیفادە لێ کرد بەڵام یەک پرسیارم هەبوو لە جەنابەت ئینشاءڵڵا بادینیش باش تێ بگەیت چونکە هەندێک بادینی سڵامی تێکەڵ دەکەم داوای لێوەرجش دەکەم یەک حالت لە بەندەستی منە منداڵەکە وەکو برێن تقریبا 5 ساڵە ADHD هەیە لەگەڵ هەندێک کوبرم صفاتی ئۆتیزم برێن 5 ساڵە منداڵەکە تەرکیزی زۆر باشە ADHD-ەکەی چارەسەرمان کرد الحەمدلله لێبۆرین کاتی دانیشتنی زۆر باشە تەواصل بەسەری زۆر باشە تەرکیز و ئینتیباهی زۆر باشە مطابقەی باشە لەگەر ئەوەش تەقلید هەموو حرەکەتەکانی تەقلید دەکاتەوە بەڵام یەک کێشەم هەیە بە نوتقی هەیە بەڵام لەسەر مەزاجی خۆم لەگەر ئەو کەسەی منیش دەمەوێتن یعنی کە لە تەڵەب قسەی خۆی دەکاتن کە شتێکی تەڵەب دەکاتن قسەی خۆی دەکاتن بەڵام کە بێ ڕاهێنەری پێ بکەیان پرسیارە لێ بکەین حەسەب مەزاجی خۆم من جوابت ئەدەمەوە ئەوە هەر متعلقە بە تعدیل سلوک یان ئەوەیە کە بە نوتقەوە با پۆسیبڵێتیەکان یان ئەگەرەکانت پێ بڵێم پرسیارەکەت وازەحە دەزانم بە تایبەتی منداڵێک کە ینی دەبڵ دایگنۆسس بێ ینی چەندانە تەشخیص بێ بڕێکیشەکان زەحمەتتر دەبن یەکێک لە ئەگەرەکان دەکرێت ئەو منداڵە چونکە زمان کۆمەڵە قۆناغی هەیە لە یەکێک لە قۆناغەکاندا منداڵ دەگاتە ینی ئاستیەوەی کە زمانی بەکاربێنی وەکو دەست پێشخەری و زمانی بەکاربێنی وەکو پەیوەندیگرتن ینی ئەگە منداڵێک نەگەشت بێتە واستێک کە زمان ئەهمێتی هەیە بۆ پەیوەندیگرتنێ و زمان گرنگە بۆی کە لەگەڵ دەوروبەری تێکەڵبی بۆی کە شتەکان بەدەستکەوی دەکرێت لە احتیمالەکان ئەوە بێ احتیمالێکە بە تایبەتی و خاڵێکە گوتت هەندێک شخصی تهدید دەکا ئەنی بۆ هەندێک شخصی گوتت باشە منوا تێگەیشتم زۆر لەو منداڵانە هەن بەڕاستی مەسەلەی چەند پێکەوە بوونی گرفتی بە نمونە منداڵەکەت حالەتێکی دیکە لە پاڵ ئۆتیزمیدا زۆر جار دەیان لەگەڵ ئۆتیزمی تێکەڵ دەکرێت زۆر جار پێ دەگرێت سەلێکتیڤ میوتیزم ینی منداڵەکە بە هەڵبژاردە قسەی ناکە ینی بە ئیختیاری خۆی قسەی ناکە وەنە هەندێک مووقفی تهدید دەکا هەندێک شخصی تهدید دەکا بەس لەگەڵ ئەوانە باشە لەگەڵ کەسەکانی دیکە ینی هیچ قسەی ناکە وەستان زمانی نامێنی یەکێک لە احتیمالەکان ئەوەیە احتیمالێکی کە
منداڵانی ئۆتیزم بەگشتی منداڵەهایەکی پیکین ینی هەڵدەبژێرن خواردنەکان هەڵدەبژێرن بۆ یاریەکانێکی دانە یاری هەڵدەبژێری بۆ نمونە جلەکانێک نەوەی هەڵدەبژێری مەرسنیان وانوابن بەس عادەتەن هەندێکیانوان و شەخصەکان حتا هەڵدەبژێرن حتا شوێنەکان هەڵدەبژێرن ینی کەسانێکی سەلێکتێبن دەکرێ وەکو سیفاتێکی ئۆتیزمیش ئەوەش بابەتێککە بێ ینی بە کورتی دەکرێت مەسلەی لانی زمانەوانی منداڵەکەی بێ کە نەگەیشتۆتەوەی کە زمانی وەکو پەیوەندی و وەکو لە ئاستێکی سەرێ بەکاربێنی بۆ دەست پێش خەریکردنی لەگەڵ دەوروبەری یانەوەیە کە دەکرێت حاڵەتێکێ لەگەڵ بێت کە پێ دەگوت سەلێکتیڤ میوتیزم نازانم مۆزوعەکە زۆر دوور دەکەویتەوە دەر باسی کەم و خاڵی سێمەوەی کە گوتم ینی ئەو ئەگەرانە هەن وەکو سیفاتێکی ئۆتیزم ئەگەر وابێ ئەو شتێکە بەڵام مەرج نییە تو ڕاستەخۆ بتوانیش لەسەرەوەیکەی ڕەنگە تو توانای یاریکردنی منداڵەکەی بەرێسەرێ ڕەنگە ئەگەر توانای یاریکردنت بردە سەرێت و بتانی شێوازێکی پلەی تەرەپی بەکاربێنی بتوانانی جادام نابوو یەکێک لە تەکنیکانی پلەیش باسکەم بەس وەخت نامێنی باسیکەم بۆ شێوازێکی پلەی تەرەپی بەکاردێنی لە کاتی پلەیدا بۆ سەبر فێری دەست پێشخەری و پەیوەندیکردن و بەنمونەیەکێک لە دوای دەتوانانی بخۆت لەسەری بخوێنەوە یەکێک لە شێوازەکانی چارەسەری بە یاری یان پلەی تەرەپی مۆدلینگی پێدەگوترێ باشنا فلۆر تایم دوودانە شێوازنی مۆدلینگەوەیە کە ئەتوو مۆدلێکی دروست دەکەی بۆ منداڵەکە لەسەر ئەو مۆدلێت و بکاتەوە بۆ نمونە تو بە مۆدلینگ قسە دەکەی ئەوژ بە مۆدلینگ والحاڵ نامە زۆر دوورکەمەوە بابەتەکەنەوە نییە با جەماعەتێکە پرسیاران فراکەم بەس لەسەر مۆدلینگ پلەی تەرەپی بخوێنەوە لەسەر فلۆر تایم پلەی تەرەپی بخوێنەوە دوودانە شێوازی پلەین کە دەکرێت ئیسفادەیان لێ بکەی وەکو خۆت وەکو پێشنیان و هەوڵدا لەسەر سلێکتیڤ میوتیزم بخوێنیەوە بزانم بێدەنگی هەڵبژارتە ئەو منداڵە وایە یاننا هیوادارم یارمەتیم کردبی گەلێک مەمنون دەست خۆش زۆر سوپاس جەماعەتکەی کە هەیە ئەگەر کەسمان نییە بە زیاتر ڕاتان نەگرم خۆشحاڵ بووم ئینشاڵڵا هەفتەی داهاتوو و دەکەینە سێشنی ئاخری ئینشاڵڵا و کاتی دەتان بینینەوە هەر سەرکەوتوو بن سلایدەکان هەتا ئێرە دەنێرم ئینشاڵڵا دیسان هەفتەی داهاتوو پرسیارتان هەبووم لە خزمەتم هەر کامێکیشتان ئەنی ئەوە وەکو جیا لە خولەکەی هەر کامێکتان پرسیارێکی تایبەتی ترتانە بوو پەیوەندی بەوەی وە نەبوو دەزانن پەیوەندیدارە بە منەوە من زیاتر لەگەڵ گرفتی منداڵانی شێ دەکەم ئەگە دەزانن پەیوەندیدارە بۆ مۆزوعانەوە دەتوانن پەیوەندی بکەن من خزمەتتان دەکەم هەتا ئەو جێ پێم بکرێ و کاریتان دەکەم ئەنی جیا لەو بابەتەش بۆ بابەتەش لەسەر خۆمی دەکەمە ماڵ لە ئێستاوە تا قامی قیامەت ئەو بابەتانەی باسمان کردوون و زیاتری ژێگەر پێویستی کرد یەکێکتان پێویستان بە هاوکاری من بۆ من لە خزمەتاندام سەرکەوتوو بن لەشتان ساغ بێ ماندوو نەبن هیوای ئەوەتان بۆ دەخوازم کە ئینەرجیتان هەبێت و بەردەوام بن و خەرمانی زانست و زانیاریتان بەرەکەتدار بێت شەوتان شاد دەستەکانت خۆش مامۆستا بە هیوای کاتێکی خۆش زۆر مەمنون بێوەی بنیاخوا خواتان لەگەڵ خوا زۆر سوپاس مامۆستا سەلامەت بی